کار و چالکیە بەردەوامەکانی خۆی و زنجیرە کۆڕەکانی کوردستان لە بەردەم گۆڕانکاریکی جیهان و دەرفەت و ئاڵنگاریەکان کۆڕێک بۆ زۆر بەڕێز دکتۆر سەعید کاکەی ڕاوێژکاری دانوستانکاری نێودەوڵەتی سەرپێی خات لە ژێرناوی هونەر و زانستی دانوستان و کورد و تێگەیشتنی لە هونەری دانوستان و گفتوگۆ. بێگومان قسەیەک هەیە ئەوترێت کە کورد هەمیشە ئەوەی کە لەسەر لە خەباتی چەکداری و لە سەنگەرەکان و لە لولەی تفەنگەوە بەدەستی هێناوە لەسەر مێز و گفتوگۆ و دانوستان لە دەستی داوە. ئێمامی ئێوارەیە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەعید کاکەی بە دوای ئەو پرسیارانە ئاگەڕین کە بۆچی کورد هەمیشە لە گفتوگۆ و دانوستانەکانە کەمترین دەستکەوت یاخود دەستکەوتی نەبووە یاخود دۆڕاوە لە مافو داخوازیەکانی خۆی. بێگومان خۆتان ئەزانن دیبلۆماسیەت و لۆبیکردن و گفتوگۆ و دانوستان جۆرێکی دیکەیە لە خەبات بۆ دەستخستنی مافو داخوازیەکانی هەرگەلێک لە دنیاە. بەڵام کورد هەمیشە لەم لایەنەوە دەست کورد بووە نەیتوانی وەکو پێویست پێداگری و سوور بێت لەسەر مافو داخوازیەکانی خۆی یاخود کەمترین مافو داخوازی بەدەستهێناوە. بۆ ناساندنی زیاتری میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سەعید کاکەی کورتەیەک لە پرۆفایلی بەڕێزیانە خوێنینەوە. بەڕێزیان لە ساڵی 2014 دکتۆرایان لە شیکاری چارەسەرکردنی کێشەکان لە زانکۆی نۆڤای ئەمریکا هێناوە. ساڵی 2009 ماستەری لە دیبلۆماسیەت و بەڕێوەبردننی کێشەی نێودەوڵەتی لە زانکۆی نەرویج لە ئەمریکا بەدەستهێناوە. بڕوانامەی پرۆگرامی دانوستانی بۆ سەرکردەکانی باڵا لە زانکۆی هارڤاردی ئەمریکا لە ساڵی 2000 بەدەستهێناوە. لە هەمان ساڵ بڕوانامەی وانەوتنەوەی دانوستان لە پەیمانگای نێودەوڵەتی کۆڵمان ڕێدەر ئەمریکا. هەروەها لە ساڵی 1994 بە کالیۆرەسی لە زانستە سیاسیەکان و هونەری شانۆ لە زانکۆی وینپێکی کەنەدا بەدەستهێناوە. بڕوانامەی دەرچوونی لە کۆلیژی سەربازی دووەم لە بەغدا لە عێراق لە ساڵی 1982 بەدەستهێناوە. بەڕێزان ئێستاش دەرفەتئین کە بەڕێز دکتۆر سەعید کاکەی بۆ پێشکەشکردنی بابەتەکەی دکتۆر ژان ئێمە سی خولەک کات ئەدەین بە جەنابەت بۆ بتوانیت لەو ماوەیە پەیامەکەت بگەێنیت. فەرموو. هیوادارم بتوانم لە سی خولەکە کاکڵەی ئەم کۆڕە پێشکەشی ئێوەی بەڕێز بکەم. ئێوارە باش ببوورە ئەگەر شتێکی ژمایەوە دەرفەتەین دواتر میوانەکان بەشدار بووان بابەتەکە دەوڵەمەندکەن و سەرنجوت ڕای خۆیان بخەنە سەر گفتوگۆکە. بەڵێ فەرموو. بەڵێ ئێوارە باش زۆر بەخێر بێن سەرچاو. من وەکو کاک فەیسەڵ تەقدیمی کردەوە پاشخانەکەمە پاشخانە ئەکادمیەکەم. ئەلبەتە پتر لە 35 ساڵە من لە بواری دانوستاندن و نێوانگێڕی و ئاسانکاریە کار و چالاکی خۆم نوانوە. ئێستاش وەکو ڕاوێژکاری زانستی دانوستاندن لەگەل هەیئەی سوفەرای عەرەب ویاخود دەستەی باڵوێزانی عەرەب لە قاهرە ئەندامم لەوێ و 2 مانگ 3 مانگ جارێ سەفەرێکی وێەکەم و وەکو چۆن ئەمڕۆکە لێرە ئەم کۆڕە بۆ ئەوەی بەڕێزەکەمەوە بۆ لەوێش بۆ دیبلۆماتکاران و سەفیرەکان و کارمەندانی سەفارەتەکان ئەم جۆرە کۆڕ و سیمینار و وەرکشاپەیان بۆکەمەوە. بەڵێ ئەلبەتە کاک فەیسەڵ ئەمەی لەسەر من بۆتان باس کرد. ئەمە کورتەیەکە لەسەر دەستکەوتی ئەکادمی و پوختەی بڕوانامە پیشەیەکانم کە وەکۆی بینین لەسەر داتە شۆ. ئەڵەتە زۆر زیاتر بوو بەڵام من لەبەر کات پرۆفایلەکەم کورت کردەوە هینا پێگە و پیشە و کاری زیاتری هەبوو کاک دکتۆر سەعید سەرکەوتوو بیت. بەڵێ فەرموو. چاوکەم لە پێش چاوتانەیە و دوایی ئەگەر پێویستی کرد ئەتوانم بگەڕێنەوە بۆی و ئەشتوانم کۆپیەکتان پێ بدەم لەم پاوەرپۆینتە. خشتەی تەوەرەکانی کوڕەکەمان بریتە لە پێناسەی کەسایەتی کورد.
کورد چۆن لە شەبەنگی کێشەکان تێگات، دانووساندن چییە، شێوازەکانی دانووساندن چییە، کێشە و استراتیژیەکانی دانووساندن چییە، بەراوردێک لە نێوان ئەڵتەرناتیڤە استراتیژیەکاندا، بنەماکانی دانووساندن، گرافی تیۆرەکانی دانووساندن، تاکتیکەکانی دانووساندن، هۆکارەکانی شکستی دانووساندنەکان چین. دوایەوە چینەوە سەر پرسیار وڵام. ئەلبەتە پێش هەموو شتێک ئەبێ لە خۆمان بپرسین کەسایەتی کورد چۆن پێناساکرێ، نەک لە دیدی خۆمانەوە بەڵکو لە دیدی بیانیەکانەوە، ئەوانەی کە لەسەر کورد ینی تێزیان نووسیوەتەوە، توێژینەوەیان نووسیوەتەوە، باس و بەڕەسییان بڵاو کردوتەوە. لە ڕوانگەی فۆکۆیاماوە کورد کەسێکە سەربەنەتەوەیەکی ڕەسەنی نیشتەجێی چیاکانی مزۆپۆتامیا. ئەلبەتە لەگەڵ کووردا چونکی خەباتی چەکداری و خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کردووە، ینی پەرەدایمە کاتۆتە ئاراوە یاخود دیدێک و بۆچوونێک کاتۆتە ئاراوە کە ئایدیۆلۆژیە ئەویش کوردایەتیە. کوردایەتی بریتیە لە باوەڕهێنان وابەستەبوون بە ئایدیۆلۆژیایەکی سیاسی نەتەوەگەری. زۆرێک لە حزبەکانی هەرێمی کوردستان و بەشەکانی تری کوردستان ئەم دەسەواژەیە بە بەرپڵاوی لە ئەدەبیاتی سیاسی خۆیانە بەکارهێنن. بەڵام لە هەمبەر و یاخود لە بەرامبەر کوردایەتیدا تێزێکی تر هەیە و یاخود دەستەواژەیەکی تر هەیە کە هەموو کوردێک دەبێت کاری بۆ بکات و شانازی پێوە بکات کە ئەویش کوردبوونە. چونکی کوردبوون بریتیە لە ئینتیما بۆ ناسنامەی خۆت واتە تاک ئەو نەتەوەی کورد و خاکی کوردستان. یعنی دوو تەوەری زۆر جیاوازن و یاخود دوو تێزی زۆر جیاوازن. یەکیان سیاسیە، ئەوی تریان ڕوحی معنەوی دەرونی و تەنانەت کەسایەتیشە کە کۆی کۆمەلگا دروست دەکات. ئەلبەتە زۆریش لەسەر کورد نووسراوە، هەر لە ستالینەوە بگرە هەتا ئەرنست گەڵنەر و ئیلی خەدووری و کەسانی تر. ئێمە کاتێکە دەگاتە پرسی بیرکردنەوە جێی داخە، چونکی لە ژێر فشار و هەژمونی دەرونی و کولتوری و سیاسی و ئابووری و سەربازی نەیارەکانمان و یاخود دوژمنەکانمان ئەوانەی کە کوردستانیان دابش کردوتە سەر 4 پارچە یا 5 پارچە و ئەوانەشی کە ئەمڕۆکە لە گەمە سیاسیەکان چ لە هەرێمی کوردستان یا لە ڕۆژهەڵات باکوور و ڕۆژاوا ینی تا ڕادەیەک بیری لێ دەکەنەوە، بیرێکی وەهم لە ناو قاوەغێکی وەهەمدا بیر دەکەنەوە. وەهمیش شڵەژانی بۆ دروست دەکات. کاتێککە تۆ بە وەهمی با بڵێن باڵادەستی بە نەقاوەت و یاخود بە وەهمی ئەوەی کە کوردستان دەوڵەت نییە بەڵام ئەڵەی دەوڵەتە، بەو وەهمە چیتە پێشەوە شڵەژاویەکت لا دروست دەبێت. ئەم شڵەژاویەش دەبێتە هۆکار بۆ پێکدادان لەگەڵ تاکەکانی کۆمەڵگای خۆت، لەگەڵ لایەن و ڕێکخراوە سیاسی و کۆمەڵایەتەکانی خۆت و لەگەڵ بێگومان نارەکانی خۆت. بەڵام ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕاستەقینە بیر بکەیتەوە، ئەو کاتە ئەو شێوە ڕاستەقینە و بیرکردنەوە ڕاستەقینەیەت دەبێتە پەیمان لە نێوان من و تۆ ئەوی تر ئەو گروپە و ئەو گروپەی تر. ئەو پەیمانە کە دروست بوو ئاکامەکەی چیە بێ؟ کردارە بێ، کردارێک کە بەرجەستە بێت. لەمەوە دەڕۆینە سەر تێگەیشتنێک لەسەر ینی چۆنێتی با بڵێن چارەسەرکردنی کێشەکان. لەم شەبەنگەی کە لە پێش چاوتانایە ئێمە دوو فۆرم و یاخود دوو فۆرمیلەی جیاوازمان هەیە. فۆرمیلەیەکیان قۆناغی نافەرمیە، فۆرمیلەکەی تریش قۆناغە فەرمیەکەیە. زۆرێک تەنانەت ئەوە وەکو ڕەخنەیەکی بچووشیش لە کاکرێسەڵ زۆرێک
جیاوازی لە نێوان گفتوگۆ و دانوستاندن ناکەن. گفتوگۆ لە بری دانوستاندن بەکاردێنێن، دانوستاندن لە بری گفتوگۆ بەکاردێنێن، دەستەواژەی وتوێژ لە بری دانوستاندن یان نێوانجێڕی بەکاردێنین نەخێوانە. ئێستا کە ئێمە من لەگەڵ جەنابتانە لێرە دانیشتوین زانیاریتان پێدەم، ئەم زانیاریە بەشێکە لە گفتوگۆ لە وتوێژ باشە، ئەمە دانوستاندن نییە و یاخود دوو کەس قساکەن بەیەکەوە، ئەمە بەشێکە لە گفتوگۆ. باسێک بێتە ئاراوە ئەو گفتوگۆیە وەردەگێردرێ بۆ وتوێژ باشە. لە وتوێژە زۆربەی زۆری کاتەکان لە وتوێژ و لە گفتوگۆوە کێشە دروستە بێ. چوی لەبیرتان نەچێت ئەگەر بێت و بڕوانینە کۆی گشتی پێکاتەی پەیوەندیەکانمان تەنها لە سەتا حەوتی گوتارە زارەکیەکانمان پێکاتەی پەیوەندیەکانمانە، لە 138 ئەها دەسمە جوولێنمەوە زمانی جەستەیە، باقیەکەی هەست و نەستەکەیە. چۆن من ئەرێناوە چییە؟ بێزەحمە ناو چییە؟ ببوورە یعنی دەمێکە مێشکم سەقا بەس ناوتم لەبیر کن ئەتوانی پێم بڵێ ناو چییە؟ ئەبینی جیاوازەکان چۆنن؟ ئەمە لە تۆنەکەیە کە لایەنی کەم لە 129 تا 32 پێکاتەی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان دروستەکە. دوای ئەوە کە لە وتوێژەکان کێشە سەر هەڵەدا ئەبینی کەسێک دێت خۆشەویستی هەردوو لامانە، ئەڵێ کاکە بۆ ئەم کێشێ بۆتە بربەست لە پەیوەندی نێوانتان، وەرە من ئاسانکاریتان بۆکەم، ئەوە ماڵەکەی منە، ئەوە نووسینگەکەی منە، ئەوە شوێنەکەی منە، دانیشن بەیەکەوە جارێکی تر پیاچوونەوە و لە چوارچێوەدانی وتوێژەکەتان بکەن تا بگەنە ڕێککەوتنێک. ئەمە پێوترێ ئاسانکاری، کەسێکی دەرەکی دێت ئەم ئاسانکاریەکان. بەڵام کاتێکە جارێکی تر کێشەکان چارەسەر نابن دەچیتە قۆناغی دانوستاندنەوە. قۆناغی دانوستاندنیش ئەڵبەزە شێوازەکانی زۆرن، مەتۆدەکانیشی زۆرن، دوای دێنە سەرباسی دوای سەرباسەکانیان. دوای قۆناغی دانوستاندن قۆناغی نێوانجێڕی و یاخود وەساتە، بە عەرەبی وەساتەی پێڵێن، بە ئینگلیزی میدییشن. قۆناغی وەساتە دێتە ئاراوە و یاخود نێوانجێڕی. لە نێوانجێڕیدا کەسێک نێوانجێڕی لە نێوان ئەو دوو کەسە نەیارە دەکات، ئەو دوو کەسە کێشەدارە دەکات. بۆ نمونە ئێران و ئەمریکا بینیمان وەزیری دەرەوەی عەمان خۆی نێوانجێڕ بوو، دەڕۆشتە ژووری ئەمریکیەکان، خواست و پێداویستی ئەمریکیەکانی دەگواستەوە بۆ ئێرانیەکان و پێچەوانەکەشی ڕاستە. ئەمە نێوانجێڕە باشە. دوای نێوانجێڕی ئەچینە قۆناغە فەرمیەکان. کاتێکە نێوانجێڕەکەش ناگەیتە ئاکام ئەچیتە قۆناغە فەرمیەکان. یەک لە قۆناغە فەرمیەکانەوەیە دەست هانا بۆ ڕاوێژکارێکی یاسایی دەبێ و یاخود بۆ پارێزەر. لەگەڵ پارێزەرەکەدا هەڵسەنگاندنێ دەکەی بۆ کێشەکان. ئایا ئەم کێشەیە بردننی بۆ دادگا لە بەرژەوەندی تۆیە یانە؟ ئەگەر لە بەرژەوەندی تۆیە چۆن یەکلا دەبێتەوە و بە چ شێوازێک؟ ئەمە هەڵسەنگاندنەکەیە. دوای هەڵسەنگاندنەکە ئەگەری ئەوە هەیە کە پارێزەرەکان پارێزەری خۆت و پارێزەری بەرامبەر دانیشن ناوبژیوانی یاسایی بکەن. ناوبژیوانی یاسایی بریتیە لە پارێزەری من پێم دەڵێ کاکە ئەوە مافی تۆیە بەڵام یاسا زامنی نەکردووە. ئەوی تر پارێزەری ئەوی بە هەمان شەوە پێ تێی دەگانێ بنەما یاسایەکانیان شی دەکەنەوە بۆ لایەنە نایارەکان. ئەگەر لەوەشدا یەکلا نەبوونەوە ئەو کاتە تۆ بڕیار لە دەستت دەرەچێ، بڕیار ئەخرێتە دەستی دادوەر، تۆ نابیتە ساحب بڕیار. ئەوە دادوەرە بە پێی ڕێنمایە و بە پێی بەند و خاڵە
یاساییەکان بڕیار لەسەر حەقانیەت یان نەحەقانیەتی کێشەکە دەدات. ئەلبەتە لە کاتی دانوستاندنە ئێستا من قسە لەگەڵ جەنابتان ناکەم، ئەم کۆڕەتان بۆ ژێڕم. من نێردەرم، نێردەری زانستیەکانم. کاتێک وەکو نێردەر فلتەرێکم هەیە، دەبینم ئێوەی حزور چەند هینن متعاتفن، چەند وەکو چۆنەڵێ ئینتراکت پەیوەندی لەگەڵ منە هەیە، گوێڕایەڵیتان یعنی سەرنجتان بۆ قسەکانم. بەڵام ئەگەر بینیم کەسێک مەسەلا خەوە کوتکێتی ئەو کاتە من بە چاو و بە هەستی پێ دەکەم کە من بێزاری یەکەم و یاخود ماندووە نەدەبوایە لێرە بواە. بۆ ئەم فلتەرە وام لێ دەکا کە خێرایی لە وێدانی زانیارەکانم بکەم و یاخود نەختێ کاتی تر بخایەنم بۆ گەیاندنی زانیارەکانم. کاتێککە لەم فلتەرەوە زانیارەکانم دەرەچێت دێتە فلتەرەکەی تۆوە. فلتەری تۆش ئەوە خۆت دروستت کردووە، بەڵام لەوانەیە هەستی پێنەکەیت کە بریتە لە جیهانبینی و کۆمەڵێشتی تر لە دوایە باسیەکەیت. لەو فلتەرەوە زانیارەکانت کە وەرگرت لەوانەیە بڵێ سعید کاکەی ئەو زانیارەی دروست نییە، چونکی من لە شوێنێکی تر لە کتێبێکی ترە خوێنومەتەوە وایە لێرە زانیارەیەکی پێداوین کە وا نییە، خلافی ئەوەی نەیە. ئەمە فلتەرەکەی تۆیە، تۆ وەکو وەرگێڕ وەری دەگریت، هین کاردانەوە دەبێت، ڕەتفعلت دەبێت، ڕەتفعلە کە پێشەوەی هەڵچوون بێت و یاخۆت هاوڕایی بێت دەبێت بە فلتەرەکەی خۆتا بڕوات. ئەو نێردراوەی تۆ هەماشت بە فلتەرەکەی منادێت و بە پێی ئەوە من وەڵام دەدەمەوە. شێوازەکانی دانوستاندن وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکردن زۆرن، بەڵام من چڕم کردوتەوە لە 5 شێواز کە زۆر باون. شێوازی یەکەم پێی دەوترێت دانوستاندنی چارەسەری ناکۆچی و یاخود هاوکاری، یا ڕوونتر بڵێن دانوستاندنی تەواوکەری. من تەواوکەری تۆ دەبم، تۆ تەواوکەری من دەبیت. لەم جۆرە دانوستاندنە ئەوەی کە گرنگ بێ خوڵقاندنی بەهاکانە بۆ پێداویستیەکانمان، بۆ خواستەکانمان، بۆ ویستەکانمان، بۆ ئارەزووەکانمان. پێداویست جایە لە خواست جایە لە ویست جیاوازە لە ئارەزوو. هەر یەکە و پێگەیەکی خۆی هەیە. جا کاتێکە تۆ خوڵقاندن بۆ بەهاکانی خۆت و بەرامبەرەکە دروست دەکەیت، ئەوە هەم تۆ براوەیت هەم من براوە، چونکە هەردووکمان دەگەینە ئاکامێکی تەواوکەر. من تەواوکەری تۆ دەبم، تۆ تەواوکەری من دەبی. لێرەدا ئەوەی زۆر گرنگە ئاماژەشم بۆی کردووە، ئاستی ڕاگررتنی هاوسەنگی و پەیوەندیەکان بەرزە، چونکی مەبەسمە پەیوەندیەکەم لەگەڵ تۆ نەپچڕێ و مەبەسمە هاوسەنگی من هاوتای بۆ هاوتەری بێ هاوسەنگی تۆ بێت. بۆیە ئەمەوێت تەواوکەری تۆ بم، دەبێت ئاستەکە بەرز بێت. بەڵام ڕێک پێچەوانەی ئەوە دانوستاندنی بەرتەوازەیە و یاخود ڕکابەری پێش بڕکێ، چونکی لەم دانوستاندنە سەپاندنی بەهاکانە. ئەگەر بەهای من بەهاکانی من بریتی بن لە کۆمەڵە بنەمایەکی خێڵەکی و یاخود کۆمەڵە بنەمایەکی ئاینی یا کۆمەڵە بنەمایەکی ئایدۆلۆژی، من دێم بەهاکانی خۆمت بەسەر هاتەسەپێنم. باشە؟ یعنی ئەمە ڕوونە لە هەرێمی کوردستان دەزانی کە بە خێڵەکیەکان و بەها ئاینیەکان بەسەر نارەکانیان و یاخود بەسەر کێشەدارەکانیانە ئەسەپێنن. ئەمە لایەنێک براوە دەبێت و لایەنێک دۆڕاو دەبێت. لەم بینەدا ئەچینە جۆرێکی تر لە دانوستاندن کە پێی دەوترێت دانوستاندنی ملکەچی واخود جێپێدان یا ڕێپێدان. تۆ ناتەوێت کێشە لەگەر کێشە بۆ پەیوەندیەکانە دروست بێت. ئەزانی خوددان هاکەی خوددان مافی، بەڵام
دەکشەیتەوە داوای ناکەیت بۆچی بۆ پاراستنی بەرژەوەندی گشتی بۆ پاراستنی هاوسەنگی و پەیوەندیەکان لەمەدا تۆ دۆڕاو دەبی بەڵام بەرامبەر براوە دەبێت کە براوە دەبێت تۆ ئاسی پەیوەندیەکانت بەرزت ماوەتەوە بەڵێ لەم گێمەدا لەم خولەدا دۆڕاو دەبی بەڵام لە داهاتوودا دەستکەوت دەبێت ببگەن جۆرێکی تر لە دانوستاندن هەیە کە پێی دەوێت دوورە پەرێزی بەڵێ ئاگرەسوورە لە خۆم دوورە لەم دوورە پەرێزیە لە هەردوو حاڵەتەکە تۆ دۆڕاوی بۆ چونکی سەپاندنی بەهاکانی لایەنەکانی تر بەسەر تاسە بێ کاتێکاڵێ ئاگرەسوورە لە من دوورە کێنەڵێ ئاگرێک لە ژێرخانی تۆ گردراوە و یاخود ئاگرەکە ئاگرکوژێنەر لە ئارادا نییە بێت ئاگرەکەت بۆ کوژێنێتەوە ئاگرەکە تۆش بسووتێنێ لێرەدا هەل لە دوورە پێرێزی و لە پەرتەوازیدا ئاستی ڕاگررتنی هاوسەنگی و پەیوەندیەکان نزمە چونکە بەلایە گرنگ نییە ئەوەی کە دەیەوێت پەرتەوازی بەهاکانی خۆیت بەسەرا فەرز بکات ینی ویسی خۆیت بەسەرا فەرز کات بەلایە گرنگ نییە پەیوەندیە هاوسەنگیە بەلایە گرنگ نییە دەبێ ئەوەی کە ئەو دەیەوێت فەرزی کات ئەمەش نزمترین ئاستی ڕاگررتنی پەیوەندی و هینە هاوسەنگیە ئەگەر بڕوانینە ئاستی خۆسەپاندن دەبینین لە هەردوو حاڵەتەکەی ملکەچی و دوورە پەرێزی ئاستەکە نزمە خۆسەپاندنی تیانەیە تۆ دوورە پەرێزە بیت ئەکشەیتەوە ملکەچە بیت باشە بەڵام لە حاڵەتەکەی ترە چ دانوستاندنی تەواوکەری بێت وایە خود دانوستاندنی پەرتەوازایی بێت ئاستی خۆسەپاندن زاڵە بەرزە باشە لە نێوان ئەم چوار شێوازی دانوستاندنە دانوستاندنیەکی تر هەیە کە پێی دەوترێ دانوستاندنی سازان کە زۆر جار بەڕێز مەلابەختیار ینی باس و ینی وەکو چۆنەڵی پرمۆت ینی بەکارێنێ و چمکە زۆر بەکارێنێ ئەم چمکە بەکاردێنێت ئەمە یانی چی دانوستاندنی سازان واتە تۆ هەوڵ دەدەی نیمچە براوە بیت و بەرامبەرەکەت نیمچە دۆڕاو بێت ناتەوێت هەموو دەستکەوتەکان وەکو پێداویستەکانت جێبەجێ بکرێن هەندێکە یا خواستەکانی جێبەجێکرێن هەندێکیان یا ویستەکانت جێبەجێکرێن هەندێکیان لێرەدا دەستکەوتی ڕووکەش دەستکەوتە ڕووکەشەکان قەنەعەت بەخۆت دێنی ئەم دەستکەوتە ڕووکەشانە بەرجەسە دەبن بۆچی بۆ دواکەستنی چارەسەری بنەڕەتی ئەلبەتە وەکو پێشتری ئاماژەم بۆ کرد نەبوونی زانیاری کاتێکە دەڕۆیتە ناو پرۆسەی دانوستاندنەوە ئەگەر زانیاریت لەسەر تیمی ئەندامانی تیمی دانوستانکاری بەرامبەرەکەت نەبوو گرژیەک لەگەڵ خودی خۆتا دروست دەبێت نەک تەنها لەگەڵ خودی خۆت لەگەڵ ئەندامانی تیمی دانوستانکاری خۆتا دروست دەبێت ئەم گرژیە توندی تیژی دروست دەکات جاری وهەیە بینین تیمێکی دانوستانکار لە نێوان خۆیانە بێتە شەڕیان چونکی تند و تیژن ئەڵێ بۆ ئەم تۆ ئەم زانیارەیە پێشتر پێم نەوتووە بۆچی بۆ خۆت هەڵگرتووە بۆ بە من نەوتووە بۆ پێشتر پێم نەوتوم سعید کاکەی لە تیمەکەی ترە سەرۆکی تیمەکەی ترە سعید کاکەی ئەوەنە ساڵ ئەزمموی هەیە لە دانوستاندنەوە بۆ پێوتم سعید کاکەی کابرایەکی بێکەڵکی نەفامە و هیچ لە دانوستاندن نازانێت ئەوە نییە بزانێت چی پێکردین ئەمە هینەکەیە با بڵێن وەکو چۆن گیرۆدەکەیە مەعزەڵە سەرێکێکەیە ئەمە دەربارەی دانوستاندنی پەرتەوازەیی بەڵام بەرامبەرەکەی لە دانوستاندنی تەواوکەریە نە ئاڵۆگۆڕی زانیاری هەیە نەک تەنها لە نێوان ئەندامانی تیم وایخۆت شاندی دانوستانکار بەڵکو ئاڵۆگۆڕی زانیاری هەیە لەگەڵ تیمەکەی تریشە لەگەڵ تیمی بەرامبەر ئەم ئاڵۆگۆڕی زانیاریە دەبێتە مایەی داهێنان بیرۆکەی تازە دێتە ئاراوە داهێنان
وات لێ دەکات کە باوەڕ بەم بیرۆکە تازانە بکەیتەوە کە باوەڕت کرد بە بیرۆکە تازەکانەوە دەست بۆ چارەسەرەکە دەبێت کە ئەلبەتە براوە هەردوو لایەن براوە دەبن بەڵام لە پەرتەوازەییدا لایەنێک دۆڕا و لایەنێک براوە بێت تەواوکاری لێرە بەراوردێک لە نێوان ئەڵتەرناتیڤە استراتیجیەکاندا کە باسی تەواوکاریەکەم پەیوەندیەکان گرنگن چونکە هەماهەنگی هاوبەش بە درێژایی کات پێویستە بەڵام لە پەرتەوازەییدا گرنگ نییە مامەڵەی یەکجارەکیە یان لایەنی هێزدار نایەوێت دانوستاندنی دیکە بکات باڵانسی هێز گرنگە لە دانوستاندنی تەواوکاریدا پێچەوانەکەی ڕاستە لە دانوستاندنی پەرتەوازەییدا پەیوەندکاری یعنی اتصالات و گفتوگۆکان کراوە و متمانەدارە بەڵام پێچەوانەکەی ڕاستە لە دانوستاندنی پەرتەوازەییدا چونکی پەیوەندکاری و گفتوگۆکان لاواز و جێی متمانە نییە هەڵس و کەوت هاوڕێیانە لە دانوستاندنی تەواوکاریدا هاوڕێیانە و جێی باوەڕە لە پەرتەوازەییدا گوماناوی و گورج و گۆڵە بیرۆکەی چارەسەری کێشە تۆ براوەیت ئەو وا بیر دەکاتەوە کە خۆی براوە بێت بەرامبەرەکەی دۆڕاو بێت دید و بۆچوون لەسەر جیاوازیەکان تەرکیزکردنە سەر لێک تێگەیشتن تەرکیز دەکەی تۆ لە دانوستاندنی تەواوکاریدا پێش ئەوەی کار بۆ پێداویستیەکانی خۆت بکەیت دەبێت کار بۆ پێداویستیەکانی بەرامبەرەکەت بکەیت ئەگەر گەشتیتە ئەوە قەناعەتت بە بەرامبەرەکەت هێنا کە پێداویستەکانی بەرجەسە دەکەیت و دەستەبەر دەکەیت ئەو ملکەچ دەبێت بەوەی کە پێداویستەکانی تۆش بە هەمان ئاست و بە هەمان شێوە جێبەجێ بکات باشە لە دانوستاندنی ئینە پەرتەوازەییدا نەخەت تەرکیزکردنە لەسەر جیاوازیەکان من چۆن جیاوازیەکانی خۆم زەقەکەمەوە بۆی زاڵ بم بەسەرتا و بۆ ئەوەی چپەکانی تۆ و یاخود داشی دامەکانی تۆ پەرتەوازە بکەم نێڵم پلانێ دابنێت لە دامەکە من ببیتەوە بەڵکو لە گەمەی دامەیە یا لە خۆت گەمەی شەترەنجە من تۆ بەرمەوە نەک تۆ من ببیتەوە شەرعیەت قبول کراوە لە دانوستاندنی تەواوکاریدا ئەلەنگاریە تەحەدیە لە دانوستاندنی پەرتەوازەییدا بڕیاردان هەمەلایەنەیە ئەها پێکەوە هەردوو گروپی نەیە دەگەنە قەناعەتێک باوەڕ بە یەک دێنن و متمانە لا یەکتری دروست دەکەن کەواتە پرۆسەی بڕیاردان هەمەلایەنەیە هەردوو لا بەشدارن لە بڕیاردان بەڵام لە دانوستاندنی پەرتەوازەییدا نە تاکڕەویە لایەنێک بڕیاری خۆی فەرز دەکات بەسەر لایەنە دۆڕاوەکە براوە بەسەر دۆڕاو تاکتیکەکان خەمی بەرژەوەندیە گشتیەکان بەلاوە گرنگە و لایەنەکانی دیکە نەک تەنها بەرژەوەندی خۆت بەڵکو بەرژەوەندی بەرامبەرەکەت لە پەرتەوازەییدا خەمی بەرژەوەندەکانی خۆت زۆر گرنگە و بۆ ئەوەی بەرژەوەندەکانی بەرامبەرت دەستەبەر نەکەیت بەنا دەبێتە فرت و فێڵ و زمانی هێز و کۆمەڵێک تاکتیکی تر لەوانە تاکتیکی زیرۆ سەم گەین گەمەی سفر گەمەی کۆئاکامی سفر و تاکتیکی پۆلیس دژی زیندانی یعنی کۆمەڵێ تاکتیکی پیازی گەنی و تاکتیکی لە خشتە بردن ینی کۆمەڵی تاکتیکی ترە نزیکەی 40-50 تاکتیکن لە دانوستاندنی پەرتەوازەییدا بەکاردەهێنرێن کە لێرەدا من تەنها ئەو دووسێ تاکتیکم بۆ ئاماژە کردووە ئاکامەکان لە دانوستاندنی تەواوکاریدا هاوکاری و چارەسەری کێشەکانی لێ بەرهەم دێت بەڵام لە دانوستاندنی پەرتەوازەیی ململانێ بەردەوامە چونکی ئەوەی دۆڕاوە هەستەکە غەدری لێکراوە بۆیە لەبەرەوەی پێداویستیەکان و خواست و ویست و ئارەزۆکانی دەستەبەر نەکراوە بەردەوام چینێک لە ناخیدا هەیە
کە هەر کاتێک باڵانسی هێزی گەشتە ئاستی هێزەکەی تۆ ینی ململانێت لەگەڵ دەکات و هەوڵ دەدات کە ئەو براوە بێ بەسەر تۆ دۆڕاوی. ئەڵتەرناتیڤەکان سنووردارن، ینی بەدایلەکان زۆر کەمن و زۆر جاریش دەگەیتە بوومبەست. ینی بوومبەست لە دانوستاندنە، چ لە نێوان هەولێر و بەغدا نمونەی زۆرە، چ لە نێوان سلێمانی و هەولێر نمونونەکانی زۆر زۆرن، چ لە ناو حزبە سیاسەکان زۆر زۆرن کە خۆتان ئەتوانن ینی پیاچوونەوەیەکیان بۆ بکەن. بنەماکانی دانوستاندن ئەلبەتە ئەمانەی کە ئەم شەش خاڵێک کە دەبینن، جیهانبینی، هەڵوێست، پێداویست و بەرژەوەندی، کەش و بەرخورد دووبارە لە چوارچێوەدان. جیهانبینی بریتیە لە کولتور، کەسایەتی و ئەزمموی ژیان. تۆ بەو شێوەیە کاکڵی جیهانبینی خۆتەکەیت، چیت پێ ئەبەخشێت؟ هەڵس و کەوتەکان، بەرخوردەکان، بەهاکان، باوەڕەکان. هەڵوێست ئەلبەتە نامێت زۆر لەسەریا بڕۆم، بەڵام ئەوەیە کە من چی بە باشە زانم بۆ بەرجەستەکردنی پێداویستیەکانم. بریتیە لە یەکەم داواکاریم و خێراترین شێوازی گەیشتنم بە مەبەستەکانم و ئەوانی تریش وەکۆی بینێ خاڵەکانی تر کە بۆەوەی سوود لە کاتەکە وەرگریم بچینە سەر باسەکانی تر. پێداویستیەکان و بەرژەوەندیەکان وەکوتم کە باسم کرد دەکرێت پێداویست مەلموس بێت و یان دەرونی بێت و دەبێ خۆم داوای پێداویستیەکانم بکەم. پێویستە هەوڵی دۆزینەوەی پێداویستیەکانی بەرامبەر بکەم، بزانم چیە بێت جێبەجێکردنی پێداویستیەکانی بەرامبەر بۆ ئەوەی بەرامبەر ناچارکەم دان بە پێداویستیەکانم بنێ. بپرسە هەموو کاتێک، تەنانەت لە ناو خێزانیشە، کاتێککە ژنومێرد دەکەونە پرۆسەی گفتوگۆ و تەنانەت بڕیاریش دەدەن دانوستاندن لەنەوە خۆیان بپرسە لە دەستدانی چی بترسم. هەر لە خێزانەوە دەست پێەکە تا پەیوەندی نێو دەوڵەتیەکان. لە چی بترسم؟ چی لە دەست بدەم؟ لێکدانەوە دەبێت ئایا سارەکە لە دەست دەدەم، ماڵەکە لە دەست دەدەم، مناڵەکانم لە دەست دەدەم، جیا دەبینەوە لە خێزانەکەم، ویا خۆت ئایا ئەگەر هەرێمی کوردستان بوو بەسەر بەخۆ عێراق چی لە دەست دەدات؟ تورکیا چی لە دەست دەدات؟ ئێران، سووریا، یعنی ئەمانە لە ئاستە نێو دەوڵەتەکانیشە ئەم پرسە زۆر گرنگن. دانوستکار بپرسێ بۆ ئەو بەو شێوەیە ئەدوێت، ئەو واتە دانوستانکاری بەرامبەرت بۆ بەو شێوەیە ئەدوێت، بۆ شێوەی دوانەکەی ئەرێنیە و یاخود بۆ شێوەی دوانەکەی نەرێنیە، بۆ هەڵچوونی پێوە دیارە، بۆ نەرمی پێوە دیارە، مەبەستەکەی چییە؟ ئەو پرسیارانە زۆر گرنگن. ینی زۆرێک لە دانوستانکارانی ئێمە لە ناو دوو برگوڵە ئەڵێ وەڵای بەرامبەر زۆر نەرم بوو، ینی نەرمەکەی وای لێکردین کە پەشیمان بینەوە لە پێداویستیەکانمان. کاکەوە سیاسەتە تاکتیکە بەکارێنە، نەرمەکەی بەکارێنە وەکو تاکتیکی بۆەوەی پێداویستێ بنەڕەتەکەی تۆ این بەرجەسە نەبێت و یاخود ڕێزێکی لە ڕادە بە دەرت لێتەگرێت. بۆ نمونە مەسەلا لە نەوەتەکانە، سەرەتای نەوەتەکانە، کاتێکە شاندی کوردی دەچم بۆ بەغا، سەدام لە ڕێگای یەکێ لە هینەکانیەوە بەردەستەکانیەوە دەمانچەیەک ئەڵێ بڕۆ بیدە بە ڕەوانشاد نەوشیروان مستەفا. ئەوش قبوڵی ناکە، ئەڵێ من دەمانچەم ناوێ، چارەنووسی ئەنفالەکان بێ. بەڵێ چارەنووسی ئەنفالەکان بێ. ئەمە حکمەتە. ئەو بە زمانێک لەگەڵ تا دەدوێت کە تۆ شەڕخوازی، تۆ جەنگاوەری، تۆ لە زمانی چەک زیاتری هیچی تر تێناکەیت، بەڵام کاتێکە چەکەکە ڕەفز دەکەیت دەڵێ من چارەنووسی ئەنفالکراوەکان بەوێت،
ئەمە خۆی تووشی شۆکی بەرامبەر تووشی شۆک دەکات کەواتە ئەبێ چی بکەیت بۆچی من ئەم هەڵوێستەم هەڵبژاردووە یعنی بۆچی من داوای چارەنووسی ئەمفال کراوەکان بکەم بۆی بتوانم وڵامم هەبێ بۆ ئەو خەڵکەی ینی ئازاریان چێش ئەو خەڵکەی کە لێیان قەوما بۆ ئەوەی بتوانم ئەمە بکەمە کەرەسەیەکی یاسایی دژ بە دەسەڵات دکتۆر گیان کاتێت بەرەو کۆتایی ئەڕادەکە کورتی چڕێکیتەوە سپاس دەکەم کەش و بەرخورد هاوڕیانە گرج و گۆڵ یان گرج و گۆڵ هەماهەنگی یان بارگژی ئەمە کە هینەکانە هەستی من چیە لە بەرامبەر لەبارەی پەیوەندیەکانەوە چۆن هەستەکەم کە پەیوەندیەکان ڕاگرم ئایا ئەمەوێ پەیوەندیەکان گرج و گۆڵ بن پەیوەندیەکان سست و لاواز بن لێرەدا ئەمە بەیت القەسیدەکەیە وەکو عەرەبەکە وتەنی زۆر جار دانوستاندنەکان ئەگەنە بووم بەس بەڵام دانوستانکاری زیرەک و بە ئەزمون دێ چییە کات لەگەڵ تیمەکەی بەرامبەریاڵە کاکەوەرە با دووبارە پرسەکانی خۆمان لە چوارچێوەیەکی تازەدا ببینینەوە ئەمە هەڵوێستی تۆیە و ئەمەش هەڵوێستی منە وەرە بە ئەڵتەرناتیڤ بۆ ئەم هەڵوێستە ببینینەوە کە هەم پێداویستەکانی تۆ دەستەبەرەکە هەم ئەوانەی من پێداویستی بنەڕەتی هەڵبەتە ئەم لە چوارچێوەدانەوە و چۆن با بڵێن وێنەی پەرژیم بێ لە ڕوتەن وێنەی مەمنونێک چوارچێوەیەکی ناشرینی هەیە دێم چوارچێوەیەکی تر دێنم کە لە وێنەی پەرژیم بێ لە ڕوتەن سەگێک چوارچێوەکەی ئەوێ دێنمە سەر ئەم چوارچێوەیە ئەوەی هی مەمونونەکە چوارچێوەی مەمونونەکە لە ئادەم چوارچێوە جوانەکە پاکەکە دانێم بۆی ڕەونەقێ بدات شێوازێکی تر دەروون چی دەرونی بێت چی کۆمەڵایەتی بێت چی سیاسی بێت چی ئابووری بێت بە شێوازێکی ترینیکەم دووبارە لە چوارچێوەدان دووبارەکردنەوەی شتەکان نییە بەڵکو دووبارە لە چوارچێوەدان کەش و بەرخوردەکان لە ململانەوە بۆ هاوکاریکردنە کۆڕێت ئەڵتەرناتیڤەکان بەرجەس زۆرن بەڵام زۆر بە خێرایی لەگەڵتانای خوێنمەوە بەرجەستەکردنی پێداویستیەکانی بەرامبەر پێشنیاز و وێدانی شتێکی بە نرخ کە بەلای لایەنی دیکەەوە زۆر گرنگە کاریگەریەکی بێوێنەی دەبێت لەسەر لایەنی دیکە ئەو دەرچە ئاسانانن کە ئەگەری بەرجەسەبوونیان هەیە دەربازبوون لە چوارچێوەی تەقلیدی پێشنیازکردنی ئەڵتەرناتیڤەکان پێویستە تێگەیشتنێکی چڕ و پڕت هەبێت لەسەر پێداویست و بەرژەوەندیەکانی لایەنی دیکە زۆر گرنگە کە پێداویستی ئەڵتەرناتیڤەکانت نەبنە مەترسی لەسەر ئامانجەکانت تۆ ئامانجێکی بنەڕەتیت هەیە نابێ ئەڵتەرناتیڤەکەت بنکۆڵی ئامانجە سەرکیەکانت بکات ئەمەش توێرەکانە دانوستاندنەکان بریتین لە تیۆری هەموو پرۆسەیەکی دانوستاندن تیۆری خۆی هەیە بۆ نمونە دانوستاندنی ئاراستەی هەیە شیکاری هەیە پێوەری هەیە ئەمە وەکو توێرەکان لە دانوستاندنە بەکاردێ ڕێڕەوەکان ڕێڕەوی بنیادگەری هەیە ڕێڕەوی استراتیجی هەیە پەیڕەوی هەیە بەرخوردی هەیە و تەواوکەری هەیە مۆدێلەکانیش براوە دۆڕاو براوە و سازان ئەمە سێ مۆدێلەکەیە استراتیجیەکانیش چۆن بتوانم ینی پەڕە و پێداویستەکانی تۆ پەرتەوازە بکەم بچووکیان کەمەوە لە چاوی خۆتا بچووکیان کەمەوە و چۆن لە چاوی تۆ گەورەیان کەمەوە پێداویستەکانی خۆت لە چاوی خۆتا گەورەکەمەوە پێداویستەکانی خۆم لە چاوی تۆ بچووکەمەوە بۆەوەی بگەینە پرۆسەیەکی تەواکەری و مەتۆدێکە هەیە پێترێ مەتۆدی تێکەڵ کە زیاتر لارەکە دەکا بەرە و دانوستاندنی سازان اینجا تاکتیکەکان مەرجی پێشوەختە تۆقاندن ئاڵوگۆڕی زانیاری گەردەمێشی واتە ینی برینستۆرمن نازانم بە عەرەبی
عصر الذهن تعصير الذهن جان کوردەکەی گەردەمێشی من بەکارمێنەوە ئەنی مێشە گوشین بۆ بابەتێکە چڕیکەیتەوە گەردەی دەکەیت مێش گەردە دەکەیت چڕی دەکەیتەوە نەک تەنهایی خۆت ئەوەی بەرامبەریش چڕ دەکەیتەوە تاکتیکەکان وەکوتم هێڕشکردن فرامۆشکردن ئاگادارکردنەوە هەڵوگۆڕی زانیاری کرانەوە یەکگرتنەوە ئەمە تاکتیکەکانە و لێرەش باسم کردووە کە هێڕشکردن بریتە لە هەڕەشە تۆن و هێمای دژواری ئیهانەکردن ڕخنەگرتن باڵا دەستبوون بوونی لۆمەکاری گاڵتە پێکردن بێڕێزی لە هەست و ویست و خواست و پێداویست و بەرژەوەندەکانی بەرامبەر قسە پێبڕین پرسیاری دادگەریانە و هەتا دوایی فرامۆشکردنیش پشتگوێخستن گۆڕینی بابەت کشانەوە دواخستن بە بیانەوەی بەدەستێنانی زانیاری زیاتر زۆری کەڵە بە دانوستانەکان دواخین تا زانیاری زیاترمان دەستکەوێت بۆی مەبەسەکە ئەوەیە کە نەگەیتە چارەسەر دەنا دواخستنی دانوستاندن بە هیچ شێوەیەک قابلی قبول نییە چونکی بە زەرەری بەرژەوەندەکان ئەشکێتەوە خولەکت ماوە ئەوە نەمنەما ئاگادارکردنەوە ویستی خۆت و هۆکارەکەی بڵێ بە بەرامبەر بە بەڵگەیان بۆچوون هەڵوێستی خۆت ساختکەرەوە ئاگادارکردنەوە ئاڵۆگۆڕی زانیاری کرانەوە یەکگرتنەوە هۆکارەکانی شکستی دانوستانەکانی کورد یەکەم نەبوونی ئامادەکاری بینیمانە دانوستانکارانمان کە دەڕۆن بۆ بەغا دانیشتون لەسەر لە ڕەخی مێزی دانوستاندن بەم دوایە نەبێ زۆرترین کات بینیمانە نە هین دەفتەرچەیەکیان لەبەردەسە نەوەرەقەیەکیان لەبەردەسە و لە هەمووشی گرنگتر هەر تیمێکی دانوستانکاری بریتە لە 5 کەس سەرۆکی تیم جێگری سەرۆکی تیم راپۆرتنووس چاودێری پرۆسەی هەڵبژاردن و خزمەتکاری پرۆسەی هەڵبژاردن وایە خۆت یعنی وەکو چۆنەڵێ بەردەستەی هەڵبژاردن کاتێککە تۆ سەرۆک وایە خۆت جێگرەکەی ئەوان ئالۆگۆڕی زانیاریەکەن و لەگەڵ سەرۆک و جێگری تیمی بەرامبەر قساکەن ئەوەی کە نۆتەکە وەرەگرێ ئەوەی کە تێبینەکان وەرەگرێ وایە خۆت ملاحەزەتەکان وەرەگرێت دەبێ وردەکاری ئەو قسانە بنووسێتەوە دوای ئەوەی کە خولی دانوستانەکەتەوە بێ دەبێ ئەم وردەکاریە بداتە بەرامبەرەکەی ئەوەی بەرامبەرەکەشی وەرگێ ئەوەی بەرامبەرەکەی ئیمزا بکات و بەرامبەرەکەشی ئەوەی خۆی ئیمزا بکە ڕێکەون لەسەر وردەکاریانەی کە باسییان کردووە ئەمەمان نییە نەکراوە لە عێراقا داوایان کردووە من ئاگادارم داوایان لەلایەنی کوردی کردووە کاکە نۆتەکانتان بێنن بە ئیمزایکەین ئێمە چەند خاڵێکمان نووسیوە ئەوانیش دوودە لاپەڕێیان نووسیوە چاودێر ئەو کەسەیە کە دەبینێ زمانی جەسا هاوتم چەند گرنگە لە 1970 پەیوەندیەکانە چاودێر ئەو کەسەیە کە چاودە ڕەبزانەیە کێ ئیشارەت بۆ ئەوی تر دەکا کێ پارچە کاغەزێک بە نووسرا و دەداتە کێ و کێ بێزاری خۆی ڕادەگەیانێ و یاخود شاگەشکەی خۆی دەگەێنێ هەر لە کاتی وچانە و یاخود لە کاتی دوای دانوستاندنە دەبێ کاری چاودێر ئاگاداری سەرۆک و جێگری و نۆتێکەر و ئەوەی کە نۆتەکە وەرەگەی ئاگاداری ئەوانە بکاتەوە کە ئەم فلانە دانوستانکار ئاوهای کرد بەو شێوەیە چاوی داگرت بەو شێوەیە ئابرۆی بەرز کردەوە بەو شێوەیە دەستی بەرز کردەوە قاچی دەلەرزان چونکی قەلق بوو قەلقەیەکی زۆر پێوە دیار بوو ئەمانە ئەم زمانی جەستەیە ئیشی ئەو خوێندنەوە و تۆمارکردنی زمانی جەستەیە نەک لەسەر کاغەز لە مێشکی خۆی دکتۆر گیان کاتی تەواو بوو سپاس چارەسەر بنێر تەبان سنووردان
بەس چوار خاڵی باش سنوورداربوونی کات ئەڵێ کاتمان بەدەستوانیە ناچار بووین ئەم ڕێکەوتنە بکەین یاخود نەبوونی متمانە بەرامبەرەکەم متمانەی بە من نییە من بۆ متمانەی پێ بکەم کەواتە دانوستانن نەکرێ باش چاوەڕوانی ناڕاستەقینە یعنی تەوقعاتی ناڕاستەقینە لە بەرامبەر بکەیت فاکتەرە دەرێکیەکان فشاری ئێرانە فشاری تورکیا فشاری سعودە و ئەمانە چارەسەرە بنێڕێتەکان بۆ دوورکەوتنەوە لەم هۆکارانەوە لە ئەگەری بەرکەوتنیاندا زۆر گرنگە بە تێگەیشتنێکی ڕوون لە ئامانج و بەرژەوندی و سنوورەکان پەیوەست بە دانوستانەکانەوە نزیک ببینەوە دەبێ ئامادەکاری زۆر باش بۆ زۆر باش و پەیوەندی کاریگەر و نەرمی نواندن و متمانە پێکردن بە بەرامبەر ببنە خاڵە گرنگەکانی ئامادەکاری بۆ هەر دانوستاندنێکی سەرکەوتوو دروستکردنی تیمەکانی دانوستاندن کە ئەمە باسم کرد تیمی 5 کەسی زۆر گرنگە و ڕاهێنا مەشق و ڕاهێنانیان پێ بکرێت کە بەداخەوە تیمەکانی دانوستاندنی کوردی ینی کلۆڵن لە پرۆسەی دانوستاندن و لە ئەداکردنی پرۆسەی دانوستاندن کردنەوەی بەشەکانی زانستی فرەدیسپلینی چارەسەری کێشەکان لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە ئاستی خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا و پۆست دکتۆرا دەست خۆش دکتۆر سپاس بۆ بابەتەکەت بەنای خۆی گەورە و میهرەبان محەممەد ڕەسڵ ڕاشکاری خێزانی دەستخۆشی بۆ ڕێکخراوی ئازادبوون بۆ ڕێخستنی ئەم دیبیت و بابەتانە دەستخۆشی بۆ جەناوی کاک فەیسەڵ دەستخۆش جەناوی دکتۆر بۆ ڕوونکردنەوە و داتا و ئەو بابەتانی کە پێشکەشی کرد وەڵام من دوو پرسیارەمە یەکەمیان لە یاسای دانوستانکردنە بابەتی دەستنیشانکردنی خاڵی لاواسەیە جەنابەت هیچ ئاماژەت پێ نەکرد بەڵگەشت بۆ ئەم قسەیە چییە کاتێککە هەموو ئەو وەفدانەی کە ئەچنە بەغا لە ڕابردوو لە ئێستا شاوە بەردەوامیشە دایما لەگەڵ حکوومەتی ئەمریکا و حکوومەتی ناوەندیە باسی پارە کراوە زیاتر کە زانیوانە خاڵی لاوازی کورد لە دانوستانەکانە پارەیە تەنها بابەتی پارەکە باس کراوە نەهاتون بابەتە استراتیژیەنەتەوە یەکە و جوگرافیا و ئاڵا و شوناس و کەلتور و یاسا و دەستور و مادەی سەوچڵ و بابەتی قەرەبووی زیان لێکەوتوانی ئەنفال بێ کیمیا باران بێ ئەمانە باز نەکراوەتیایە بەڵگەشت بۆ قسەکەی من ئەمەیە کاتێککە کۆڵن پاوڵ هاتە هەڵەبجە باسی مادەی سەوچل و باسی مادەی قەرەبووی زیان لێکەوتوانی هەڵەبجە نەکرایەوە هیچ بۆ بەڵگەشت بۆ قسەکەمەوەی تاکۆسە هیچیان بۆ نەکراوە ئەمە یەکەم دووهەم جەنابەت باسی ئەوەت کرد کاڵە دوورە پەرێز بە حاڵێ ئاگرە سوورە لە خۆم بە دوورها باسی ئەم بابەتت کرد ئەبوو تۆ ئاماژە ڕێک بە خاڵێکی استراتیژی ئەم ڕێکەوتنی هەلومەرجی نێوان ڕەنگەکانی هەرێمی کوردستان کرایە کە ئێستا دوو بەرە هەیە یا لەبەرەی پارتی یا لەبەرەی یەکێتی چەند حیزبێک لەو بینە بێدەنگی هەڵبژاردووە ئەمە بۆچی ئەم بێدەنگیە ئایا هۆکارەکەی چی ئێمە هەمووان حەزمان لە گۆڕانکاریە بەڵام ئەم بێدەنگی ئەو بڵێن ئەو سێ حیزبەی کە لەو بینەیە ماونەتەوە بێدەنگیان هەڵبژار دەڵێ من ناچین ئەم ڕێکەوتنەوە کیفی خۆتانە باشە بەجێهێشتنی خەڵکو و بەجێهێشتنی ئەو هەموو ئاڵنگاری لە ناو چمکی حکوومەت و دەستورا هەیە بۆ چێگەڕێتەوە تەنها یەک تێبینیشم هەبوو ئەگەر ئەمە و ئاماژە پێ باە زۆر باش بوو ئەو تیمە کە لە حکوومەتی کاربەڕەکەری هەرێمی کوردستان ئەچێتە دانوستانەکان و لەگەڵ حکوومەتی عراقیە لەسەر هەر بابەتێک بێ پەیامی پێیە نەک بابەتێک بێ و پرۆتۆکۆڵی بێ پەیامی پێ پەیامی دەوڵەتانی ئیقلیمی پێ لەسەر هەر بابەتێک بێ کە لەگەڵی دانیشی هیچێک لەو بابەتانی کە هەیە وتیان یا مەلەفی نەوت یان مەلەفی فەرمانبەران بەگشتی لە دەستی حکوومەتی کاربەڕەکەی هەرێمە بمێنێتەوە ئەوان نەچون پرۆتۆکۆڵیەکە بابەتەکە باسکرد وەکوی کە جەنابە ئاماژەت پێ چەند فایلێکیان لەبەردەستا بێ یەکێک چاودێر بێویکێک ئەوە بێویکیکان ئەوە بکە ئەمان هاتون پەیامیان پێ بووە پەیام جیاوازە لە دانوستان و بابەتی پرۆتۆکۆڵی ئەگەر ئەمە مامەڕوونکەیتەوە دەستان خۆش بێ زۆر سپاس گۆڵاوە کەمان ناوەڕۆکی کتێبەکار زۆر زۆرە قسەی زیاترە لە گرێدەستەکان خۆش بە سوود بوو بەڵام یەک دوو تێبینی بچووکمە بوونای خمانخانەی پرسیارەوە یەکیان جۆرێک دانوستان هەیە من هەستەکەم لە کتێبەکەیشا باست نەکردو دانوستانی هەترێژبەرانەی پێڵێت ترسێنەرانە یا ناچارکردن بۆ دانوستان بۆ نمونە پەتەوازەیی ئەمریکا دێت بە زۆر پارتیوێکێتی دانا ڕێوشێنێکیان بۆ دانا ئەڵێدان بێ لەمە دەرچین و لە زۆر وڵاتی دنیا ئەمە بۆ یان ئەم جۆرە دانوستانێکە زۆر ویست و خواستەکانی تۆ یا ئەوی بەرامبەری تیان نایەتە دی
بەڵام ئایا بوارە هەیە ئەم ناوە ناوبنین چی و چۆن مامەڵی لەگەڵاکە ئەگەر نمونەشە بلا ئەوە یەک دوو من لە شوێنە نووسیوتە ئەوەی وەرگر و نێردەر من پێم وایە نێردەر لە ڕووی ڕێزمانیەوە هین نییە یعنی زۆر جێی خۆی نەکردەوە نێرەر ڕەنگە باشتر بێ ئەو دەرە ناتێڕین بەڵام یان پێدەر ئەوە تۆزی ئەوە ترێ ینی هەستم کرد وشەکە لە ڕووی ڕێزمانیەوە هین جێی خۆی ناگرێ و هینیش نییە بەڵێن هینێکی ئەوتۆی نییە بنەمایەکی تاوگوکی ئەوتۆ نیە بڵێ ئەمە لەوێەوە هاتووە دەست خۆش زۆر سپاس کاک تۆژیان بەنسبەت دانووسانەوە پێشەوەی من پرسیارەکەم کەم زۆر لە کتێبەکەی نەوشیان مستفا لەسەر دانووسان و وەفتی کوردستان بۆ بەخاوە شتانی کە جەنابیش باسی کرد مکەڕەم تاڵەبانی زۆر شتی باس کردووە لە سیاسەتا دووشتمانەیە بە هیچ شێوەیە زۆر کەس بۆی ناچێکی لەوانێ لە قسەکانە گوێم لێنە بۆیش پێوتێ سایکۆلۆژێتی سیاسی پۆلیتیکال سایکۆلۆژی لەگەڵ فەلسەفەی سیاسی پۆلیتیکال فیلۆسۆفی ئەگەر ئەم دوانە لە قسەکردن و دانووسانە نەبن بە بنەمای قسەکردن دوو ڕوکنی گەورەی سیاسیەکان و نەبێ سیاسی کورد کاچێتە بەغا خۆی لە سایکۆلۆژیە و نەخۆشە ئێستا لە دنیا لە دانووسانە ئەبێ سایکاتریستێک دابنیشێ ئەوانی کە پیانوتە دکتۆری دەرونی سایکاتریست ئەگەر تۆ بدێ بێ مامۆستای جامیعە لە شوێنێکە پێشەوەی توروق التەدریسە بێ سێ کەس دانیشێ جۆر لە یەکدێ بزانێ پرزەنتیشنەکە چۆن یەکێ لەوانە سایکاتریستە دانووسانی کوردی لە هەر شوێنێکی کوردستان بێ لە بەغا بێ لە ڕۆژاوا بێ لەم هەر شوێنێکی تر بێ ئەو کەسانی کە چون خۆیان لە ڕووی سیاسی و سایکۆلۆژی و فەلسەفیەوە هەمویان نەخۆشن دانووسانی کوردی پرسیارێکی زۆر مهمە ئایا ئەوەی کە حیزبی کوردی لە هەڵپەیەکە لە بەرزونزمێکە لە سا 23 کوردستانی لە دەزەیە ئایا پێوتێ خیانەت یان دانووسان ئەوەی حیزبێکی کوردی پەرلەمانی کوردی یا شارێکی کوردی تەسلیمەکە بە مرکزەکانی بەغا و تاران و ئەنقەرە و دیمەشق ئەمە خیانەتە یا دانووسانە لە هەنێک کتێبان نووسا ئەم جۆرێکە لە دانووسان جاری وا هەیە پارتی وەکێتی شتیوان بەرامبەر یەک کردووە نیوەی کوردستانیان فرۆشتووە کەچی ئەڵێ ئەمە جۆرێکە لە مفاوەزات بۆی قەناعەت بە بەرامبەرەکەی خۆم بێن پرسیارەکەی من لە ڕستەی ئەخیرەوەیە پرسیارەکە قورسە شتی سایکۆلۆژی زۆرتیایە ئایا بەڕای جەنابە ئەوە خیانەتە یا دانووسانە زۆر سپاس بەڕاستی من هەموو جارێکەمە ئێرە ئەڵێم ئەم جارە کۆمنتم نابێ و بەشداری ناکەم لە کۆمنتە هەردانیشم بەڵام بەڕاستی دکتۆر وانەیەکی زۆر جوانی پێشکەشکردین لەوانەکانە کە من زۆر ڕایکێشام و لە سەرەتا و هەچەک نەتوەزە دواکەوتم داوای لێبردنیشەکەم لەو ڕۆوانێ هەموو شەیەکی هەموو ڕستەیەکی تەواوکەری یەکتر بوون ینی وای لە ئێمە کرد کە ینی بچینە ناو بابەتەکەوان ئەنجا ئەو وردەکارانەی کە بەڕێز باسە کرد لە هەموو ڕێەکەوانی ئایا لە پرسراوەکانی ئێمە کە ئەچن بۆ دانووستان لە هەست شوێنێ بێ لە ناو خۆمە نەبێ لە دەرەوە بێ ئەم مەرجانیان تایە ینی ئەم وردەکاریە پەیڕەوەکەن لە کاتێکا کە بەرامبەر لەگەڵ بەرامبەرەکانە دانیشن ینی ئەم شێوازەیان هەیە ئەیزانن لە ڕووی زانستی و لە ڕووی ئەتیکێتەوە و لە هەمڕۆیکەوە یا هەروە ئەڕۆن و وترە لە خوانەوە قساکەن و ئەنجا پرسیارەکە لێرە ئەوەیە ئێمە دایمەن ئەبیستین ئەڵێن کورد لە شاخە ئازایە و براوەیە و بەدەستە هێنی بەڵام کاتی ئەچێت لەسەر مێزی دانووستان لەگەڵ بەرامبەرەکە نیارەکانی دانیشی هەمووی لە دەزەیە من لێرە تێگەیشتنێکی زۆر سادەم پێشکەش کردووە لەسەر دانووساندن هەر ئەگەر بڕوانیت ئەم کتێبە ئەمە پێشەکیەکە 300 لاپەڕێ وەکو پێشەکی لەسەر پرۆسەکان و شێواز و جۆر و تەکنیک و تەکتیک و استراتیجیەت و مەتۆدی دانووساندن هەر بەسەرپێیی لە 300 لاپەڕە باسم کردووە
ئایا چاوەڕوانی چێکی لە نیم ساعتە منە مشتێکی بۆ باسکەم قوربان ئەمە یەک دووەم جەنابەت پرسیارە کرد خاڵی لاواز پارە ئەوە یەکێکە لە تاکتیکەکان من بۆ ئەوەی مەبەستە سەرەکیەکەت هەپرون بە هەپرون بکەم دێم لەو خاڵەوە دەستە گرم کە ئەزانم تۆ لاوازی دیار بۆ نمونەت بۆ دێنمەوە لە کاتی مەجلیسی حکومە من ڕاوێژکار بووم لەگەڵ ڕاوێژکارێکی کەنەدی بووم لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان ئاگادارم نزیکەی 1 ملیارد دۆلار 1 ملیارد دۆلار درا بە هەردوو سەرکردەی کورد باشە بە کۆپتەرە و پارانەیان هێنا یعنی شتەیە من لێرە پێویست ناکە باسی بکەم بە کۆپتەرە هێنان خۆم ینی وەسڵی ئیستیلامی پارەکە خۆم وەرم کرد باشە لە پای چی؟ لە پای ئەوەی کە سنووری 36 شۆڕ نەبێتەوە بۆ 37 باشە لە پای ئەوەی کە هەندێک لە پای ئەوەی کە وەزیری بەرگری عێراق کورد نەبێت کەسێک بێت ڕێی سەرکانجێش بدرێت بە کورد بەڵام وەزیرەکەی بە کورد نەبێت ینی وردەکاری زۆرن من لێرە ینی ئەخلاقی ئەکادمی و ئەخلاقی سیاسی خۆم ڕێگەم پێ نادا بچمە ناو پرسە سیاسیەکانەوە بچمە ناو هەڵوێستە سیاسیەکانی خۆمەوە من هاتووم ڕوونکردنەوە یعنی سەرپەیەک لەسەر شێواز و جۆر و مەتۆدەکانی دانوستاندندا بۆ بکەم و کورد کاتەکە باش ئەوەیکە خۆتیان بە چاڕۆنی زیاتر چون بابەتەکە زۆر ئەکادیمی اینجا پرسی پەیام ئەمان خۆیان ئەڵێن ئێمە تیمی دانوستانکاری کاتێک کە تیمی دانوستانکار بی دانوستانکار پەیامی پێ نییە دانوستانکار داوای هەیە داواش بریتیە وەکوتم لە پێداویستەکان خواستەکان ویستەکان ئارەزووەکان ئەمانە پێداویستی مرۆڤ چییە؟ پێداویستە بنەڕاتەکانەکە بڕوانیتە هەرامی ماسلۆ ئاو هەوا خۆراک پۆش جلوبەرگ ئەمە پێداویستە بنەڕاتەکانە باشە اینجا خواستەکانت هەیە خواست دێتە سەر ناسنامە مافەکانت و وانە اینجا ڕاتە سەر پێداویست خواست ویستەکە چێتۆ ئەتەوێت لە قوتابخانەکە ینی حاڵەتێک لە سووریا ئەبینی من دڵم پێشێ کاتێکە ئەحمەد شەرع محەممەد جۆلانی مەرسومی ژمارە 13 دەرەکە ئەڵێ زمانی کوردی زمانێکی وەتەنیە نیشتیمانیە بەڵام ناڵێ زمانێکی فەرمیە بەمە زۆرێک شاگەکشەکە بوون بەڵام ئەمە ویستە ئەمە پێداویست نییە ئەمە خواست نییە لە پێداویست و خواست ویست کەمترە ئەمە ویستە لە قوتابخانە بە زمانی کوردی بخوێنیت بەڵێ لە مەرسومە ینی پێداویستەکانی بۆ جێبەجێ نەکردویت کە فدراڵەتێ وەیاخود لا مەرکزیەتە خواستەکانی بۆ جێبەجێ نەکردویت کە ئەو هێزەیە هەیەە لایەنی کەم 6,000 چەکدارە کە 6,000 چەکدار هەر فرقەیەک لە 15,000 کەس پێک دێت باشە ئەوانی ترا خەیتە سەر هێزەکانی ناخۆ لە بری ئەوەی 3 فرقەی بۆ دروستکە ئەمان ڕازی بوونە بە 3 لیوا و لیوایەک لە کۆبانی مەبەستم بۆچی ئەمانە باسەکەم
بۆ ئەوەیە کە ئێمە تا ئێستا دانوستانکاری محەنەکمان نییە نەک لە ڕۆژاوە بەڵکو لێرە لە هەرێم ئەگەر دانوستانکاری محەنەکمان هەبووە بە پێی یاسای نێودەوڵەتی کورد قڕان بکرایە لە کەرکووک نابووایە کەرکووکمان بەجێبێشتا باشە نابووایە چونکی تۆ ئێمە ڕێکەوتنێکی نێودەوڵەتیمان هەیە لە ساڵی 1932 ئەو ڕێکەوتنە جارێکی تر تەوکید کرایەوە لە کاتێکە ئەتراف بە دەوڵەتی عێراقی کرا تایە ئەڵێ کورد دەبێ مافە بنەڕەتیەکانی نەک سەرێکیەکانی مافە بنەڕەتیەکانی زامن بکرێت لە چوارچەوەی دەوڵەتی عێراقا مافی بنەڕەتی چییە؟ خۆتەنها زمان و خۆراک و ئاو هین نییە مافی ئینتیمایە بۆ خاک بە ئینگلیزی پێ دەوترێ ئنتایتڵمەن لاند ئنتایتڵمەن مافی خۆداریە جاکەواتە تۆ کاتێککە کەسێک ئەڵێ تیمەکە ڕۆشتون پەیامێکیان پێەیە خۆ پەیام ئەتوانی لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە بیگەێنی لە کەناڵە حزبەکان و بیگەێنی دانوستانکار ئیشی دانوستاندنە نقطە سەردێڕ کاک لەتیڤیان بەڵێ من 5 شێوازم هەڵبژاردووە نزیکەی 20-25 شێوازی تر هەن ئەوەی کە جەنابەت باست کرد زیاتر لە دیبلۆماسیەتەوە نزیکە خاڵێک کە نمویست باسی بکەم دیبلۆماسیەت زۆر جیاوازە لە دانوستاندن دیبلۆماسیەت نوێنەرایەتیە بەرژەوەندیەکانی وڵاتێک لە وڵاتێکی تردا تۆ نوێنەرایەتی ئەو بەرژەوەندیانە دەکەیت بەڵام دانوستاندن شتێکی ترە مەسەلا بە ئینگلیزی زۆر جارە گەر بیستی بێتان ئەڵێ کۆرسف دیبلۆمەسی دیبلۆماسیەتی زۆرە ملێیی ئەوەی کە ئێستا ترەمپ بەکاری دێنێ بەڵام ئەمە ئێمە نە ئەوەمان هەیە و نەش عێراق ئەو توانایی هەیە تەنانەت تورکیاش ئەو توانایی نییە کە دانوستاندنی زۆرە ملێیی فەرزکا بەسەرمان کاتێکە دەیەوێ فەرزی کا بەسەر لینسیگرامێک لێ پێیابێت بۆ نمونە یا جەنرال مەزلوم عەبدی بانگەکرێ بۆ کۆڕبەندێکی نێودەوڵەتی زۆر گرنگ کە تورکیا گۆشەگیرەکات ئەمانە ئەبێ هین بکرێت وەکو چۆن حوزەی دانوستاندنێکی زۆر تایبەتە کە لە ئاسی نێودەوڵەتیە بەکاردێت بەڵام ئەوەی کە زۆر باوە ئەم 5 شێوازەیە کە باسم کرد من نمونەیەکت بۆ دێنمەوە لە کاتی کێشەی چیچانیەکان لەگەڵ ڕووسەکە کاتێککە بۆرس یالسن ویستی لە سەروی مێزەکەەوە دانیشە سەرکردە چیچانیەکە وتی نەخێر تۆ من کێشەم لەگەڵ تۆ هەیە وەرە بەرامبەرم دانیشە من لە ژێردەستی تۆ دانانیشم من کارمەندی تۆ نیم بەرامبەرم دانیشە ئەمە چی پێدەوترێ ئەمە پێدەوترێت دانوستاندنی تەواوکەری بەرامبەرەکەت دێنیتە ڕیزی خۆت پێگەی دێنیتە ڕیزی خۆت پێگەی خۆت بەهێز دەکەیت لە هەمان کاتیشە متمانەی پێدەبەخشیت کە ئێمە دەتوانین دانوستاندن بە یەکەوە بکەین پرسەکانی خۆمان کێشەکانمان چارەسەر بکەین وەرگر و نێردەر و پێدەر کام لە لەبارەی نێرەرەوە ینی من نێردەر زمانەوە من باوا بڵین تا ئامادەیم تاوا کردو بە زمانی عەرەبی و تا ڕادەیەک فارسی و هین بووە باشە کە چوومەتە هەندەران 15 ساڵ بە زمانی ئینگلیزیش هین بوومە ئەمڕۆکە دەستەواژە و وشەی زۆر زمانی کوردی دەوڵەمەند کردووە بەلامەوە تا ئێستاش من پابەندی ڕێنمایەکانی مەجموعی علمی کوردیم باشە کە هین وشەکە ئیدغام نەکەم نەیبڕم نێرەر بڕینی نێردەرە ئەی بڕیتەوە نەرمی دەکەیتەوە
من تا ئێستا کە شتە نووسمەوە یا ئاخاوتنەکەم لەسەر ڕێچکە و ڕێنمایەکانی مەجموعی علمی کوردیە کە لە هەفتاکانە لەسەر وابزانام لە 72 یا 73 بڵاویان کردەوە تا ئێستاش من ئەو ڕێچکەیە پێڕەوەکەم بۆیە گرنگ ئەوەیە کە پەیامەکە بکات نێردەر بێ نێرەر بێ مراسل بێ چونکی من مەبەستەکە ئەوە نییە ماسی دەرخواردە مەبەستەکە ئەوەیە فێرت کەم چۆن ماسی وگری لەبارەی دکتۆر بەڵێ ئەمە ئەرکی سەرەکی ئەم مەشق و ڕاهێنانە دەبێ سەرۆکی تیم و جێگری سەرۆکی تیم ئەمە بەم ڕاهێنانە مەشق پێکرابن ئەگەر سەرۆکی تیم کەسێکی دانسقە و سەرقاڵ نەکرابێت لە شەڕە دەرونیەکانە لە بنەما سیاسیەکانە یعنی ئەگەر علومی سیاسی نەخوێند بێت ئەگەر دەروونناسی نەخوێند بێت تاوانە تۆ بیت بکەیتە سەرۆکی تیم یان جێگرێکی بۆ دابنێ ئەگەر لە سێ پرسی سەرەکی نەزانێت پرسی یەکەم سیاسەتە پرسی دووەم دەروونناسیە پرسی سێم ئیدارێ و ئابووریە ئەگەر لەم سێ پرسە قاڵ نەبوو بێت کفرە تۆ کەسێک دابنیت وەکو سەرۆکی تیمی دانوستانکار و یاخود جێگرەکەی چونکی لەوانەیە تووشی نەخۆشی بێت تووشی هەڵاوسانی گەرو بێت یا قوڕوبیانی جێگرەکەی جێگایە ئەگرێتەوە لەم حاڵەتە دەبێت ئەمە ناڵێن پسپۆر بەڵام قاڵ بوو بێت ڕاهێنانی پێکرا بێت لەسەر ئەم سێ پرسە سەرەکیە وەکوتم زانستە سیاسیەکان دەروونناسی لەگەڵ ئیدارە و ئابووری بەڵ دانوستاندن خیانەتی تیاکرێ یان ناکرێ بەڵێ بێگومان وەکوتم زۆر جار من وەکو دانوستانکارێک لەبەرەوەی قاڵم لەبەرەوەی ئازانم چۆن لە گەمە دەرونیەکان مەلەوانی بکەم و بەرامبەرەکەم $3 بۆ داناوم وڵێ تۆ نەرمی بنوێنە لەسەرمە دوای خولی دانوستانەکە و $3 بۆ تۆ بێت بەڵام قەناعەتیش بە جەماعەتەکەت بێنە کاکە بە نەختی نەرم بن ئەمە خیانەتە بەڵام لە قاوەغی دانوستاندنە ئەوە خیانەتە ببرن ئەوە خیانەتە کاتێکە پێش 16 ئۆکتۆبەر منەو کاتە ڕاوێژکار بووم لە وەزارەتی پێشمەرگە ڕێکەوتنێکە بوو لەگەڵ ئەمریکیەکانە لە ساڵی 2014 من لەو ڕێکەوتنە نەبووم جارێکی ساڵانە ئەو ڕێکەوتنە تازاکرایە لە 2015 ئەو ڕێکەوتنە 2 خاڵی بۆ ئیزافەکرا کە دوای تێکشکاندنی داعش کورد دەبێ بگەڕێتەوە بۆ سنووری ساڵی 2003 واتە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان و یاخود ناوچە دابڕێنراکەکان بکشێتەوە بەرامبەر بە چەند بەرامبەر بە $450 ملیۆن ئەمە خیانەتە بەڵێ خیانەتە بەڵام دانوستانکاریە نەخێر دانوستانکاری نییە بەڵام خایە قاوەغی دانوستانکاریەوە چونکی پەیمانێک ڕێکەوتنێک وازۆکرا لە نێوان وەزارەتی دەرەوەی ئەمریکا و سەرۆکی هەرێمی کوردستان باسیشم کردووە چەندین جار باسم کردووە لە ڕاگەیەندەکانە لە نووسینەکانمە ئاماژە پێ کردووە تەنانەت تادیدیشان کردم لەسەر ئەو پرسە وتماوە واقع بۆین وەرە ڕێکەوتنەکە دەرکەن وتمە گەردەری ناکەن من نەتوانم لە ڕێگای خۆمەوە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا داوای کۆپیە لە ڕێکەوتنەکە بەردەوام هەموو لایەنەکان چ لایەنی فەرمی بێت یا نافەرمی ئەکتەری دەوڵەتی بێت یا ئەکتەری نادەوڵەتی
کاتێ تیمی دانوستاندن دروستەکەن ئەم تیمە پێشتر ئامادەکاری بۆ دەکەن ئەندامانی تیمەکە دەخوێنەوە چێکێ و چێکێ نییە دەستی تیمەکەی تر دەخوێنیەوە چیان پێەیە داوای چی ئەەکەن بەرامبەر بە داواکەیان ئێمە چی بکەین ئەڵتەرنەتیڤەکانی ئێمە چی ئەگەر داواکانمان جێبەجێ نەکەن لێرەدا ئەمە کێ دەیکا بڕیار بەدەستی یەکەم لەگەڵ تیر و توێژی بڕیار بەدەستانی یەکەم قیادەی سەرو دانیشن لەگەڵ تیمی دانوستانکارە تۆ بۆت هەیە 1 2 3 4 ڕێکەوتنی لەگەڵ بکەیت بەڵام بۆت نییە ڕێکەوتن لەگەڵ 5 و 6 و 7 بکەیت ئەگەر نەگەڕێتەوە بۆ لە ئێمە باشە بۆیە زۆر جار لەسەر شتە لاوەکیەکان ڕێککەوتن دەکەن بەڵام لەسەر شتە بنەڕاتەکان دەگەڕێنەوە بۆ بڕیار بەدەستی یەکەم یا گروپی بڕیار بەدەستی یەکەم گروپی بڕیار بەدەستی یەکەم چونکی تا ئێستا من ئەوەی کە من ئاگادارم چ بەڕێز مەسعود بارزانی یا پاڤڵ تاڵەبانی تەنانەت مام جەلالیش مەشق و ڕاهێنانی دانوستاندنیان نەبینیەوە نمونەیەکتان بۆ دێمەوە من چۆن لە هارڤەرد چوومە پەیمانگایە و دیپلۆمەکەم لێ وەرگرت پێش ئەوە لە کاتی ڕێکەوتنی واشنگتنە دانوستاندن کراوهین تیمێکی هاوبەشی یەکێتی و پارتی لە ئەندامی سەرکردایەتی هاتن بۆ ئەمریکا بۆ ماوەی 21 ڕۆژ لە ڕێدەر گۆڵمن لەوێ مەشق و ڕاهێنانی دانوستاندنیان بۆ کرا لەوانە مەلا بەختیار هین سعدی پیرە هین ڕەفعەت عەبدوڵڵا مانەی کە دێتەوە بیرم جەلال جەوهەر هین کەماڵ کەرکووچی لە لای پارتیەوە ئەحمەد عەونی و کەسێکی تریان یعنی و دوایەوە کادری خواردتر هاتن یەکێ لە هینەکان ئەڵێ خولی سوورپێسی کە بریتە لە هەڵگرتنی سەنگێک بەردێک تۆ کێشەکەت باس دەکەیت و ئەو بەردە لە ناو دەست و لە کۆشتا ڕابگرتووە ئیتر کێشەکەت تا ئەیگەیەنی بە بەرامبەرەکەت دەست سڕە بێ لە پڕێکا کەسێک شتێکی هەست بزوێنەها دەروون یعنی وات لێەکە هەست بزوێنێ شەڕێکی دەرونیت لەگەلاکە تۆ بۆ ئەوەی وڵامی بدەیتەوە دەست دەکەیتەوە دەست کردەوە بەردەکاکەوێتی سەرقاچن کە ئەمەم بۆ شەرحەکردن دکتۆرێکە بوو براهیمی ناو خەڵکی کفری بوو بەڵام لە تیمی پارتی بوو نەختەهینێ کرد وتی ناوای نەوت وتم کاکەکە باش وەرە تۆ جێگای من دانیشم لە جێگای تۆ وەرە وەرگێڕی بکە وتی ناوە هین ئینستراکتەرەکە با بڵێ مامۆستاکەوتی هەڵێکی وتم ئاواڵێ وتی تۆ وتەچی وتم ئاوام وتوە وتی ناتەواوە ئەوەی کە تۆ وتوتەتەواوە من مەبەسەکەوەیە بۆیە ئەگەر بێتە ئێرە داوای لەکەم بەردەکەی بکات بەردەکە هەڵگرێت بەردەکەی هەڵگرت ئیستیفزازی کرد بە قسە ئیستیفزازێکی دەرونی لە پڕێکە هەڵچوو بەردەکەی خستە سەر پێی خۆی بەردەکەی کەوتە سەر پێی خۆی مەبەسەکەم چییە؟ دانوستان کار نابێت ئیستیفزاز کرێ کە ئیستیفزاز کرا دەبێت کۆنتڕۆل لە دەست دەدا تا دەتوانێت دەبێت هێمن و ئارام بێ. سپاس بۆیەوە سپاس بۆ ڕێکخراوی ئازاد بوون دەستخۆشی بۆ جنابی دکتۆر هەڵبەت من پێش ڕوونکردنەوەی بەم مامۆستا باسی دەستەواژەیەکی کرد بە ناوی برین ستۆرمینگ برین بە معنای مێشک و ستۆرمینگ بە معنای تۆفان یعنی ئێنە بۆ نمونە کێشەیەکمان لەبەردەمە ئەمانەوێت چارەسەریکەین ئەو مایکە ئیش ناکە ئامادەبووان هەر کەس ببێ ئەوەی شەرم لە بۆچوونی خۆی بکە ڕائەتی خۆی دەرببڕێ دوای ئەوە نەتیجەیەک وەرگرن و کێشەکەمان چارەسەرکەین خۆی برین ستۆرمینگ ئەوەیە مەوزوعی ئەو بابەتی کە بەڕێستان پێشکەشتان فەرموو ئەدیارە باسێکی ئاکادمی بوو مخۆ لە زانکۆ
پێشکەشمان کردووە تۆزێک نی قورس و با بڵێن پرۆفیشناڵانەیە بەڵام ئێمە هەموو ڕۆژانە بەردەوام کە هەڵەستین لە خەو یعنی تەعاملی لەگەڵ ئاکەین لەگەڵ خۆمان لەگەڵ مناڵەکانمان لەگەڵ مارکێتی بەردەرگاتر لەگەڵ جایان بۆ گەشتن بە ئامانجێک بێ دەستکەوتێک بیان بۆ چارەسەری کێشەیەک بێت ئەمە دانوستان هەمومان ڕۆژانە ئۆتۆماتیکی ئیکێت بەڵام مەگەرە ئاستە بەرینە سەرەوە ینی وەکو بەڕێزان هەموماش حەزمان لێ ببین بۆ ئاستێکی بەرزتر و سکێڵێکی گەورەتر خۆی نێگۆشیشن یان با بڵێن دانوستان دوو پای ئەساسی هەیە پایەکیان ئەو کەسەیە کە دانوستانەکە ئاکات دووهەمیشیان ئەو دەزمایە و سەرمایە کە پێمانە نێگۆشیتر شخصێکە گروپێکە ئەوش خۆی لە دوو بەش دروست بووە یعنی خۆی نێگۆشیش با بڵێن ئەو کەسەی کە دانوستانەکات ئەڵێن دوو بەشی هەیە یان بۆ ماوەیی با بڵێن بەشێکی هونەرە بەشێکی تەکنیکە بۆ ماوەی ئەم پیاوە دانوستانکارێکی باشە ئەم ئافرەتە با بڵێن یان ئەوە تا ئەزمموی ژیانی وای لێ کردووە یان ئەوە تا فترەتە زاتە ناوی هەرچێکی لێ ئەنی بەشێکی با بڵێن تەکنیکە لە ڕێی با بڵێن زانست و کۆرسەکانی جەنابی مامۆستا و ئاکادمی ئەتوانین فێریبی کەوابێ ئەو شخصە ئەو گروپە یعنی ئەتوانین ئێمە لە شوێنە دابینی کەین ئەگەر خۆشمان نەتەوەی کورت بە هەمووی 40 ملیۆن یان هەر ژمارەیەکە دانوستانکار یان بۆردێکی دانوستانکاری نەبێ ئەتوانین بۆردێک لە شوێنێکەوە دروستکەین یان بکڕین یان داوای بکەین ئەساسی مۆزوعەکە ئەم دەزمایە و سەرمایە یان کوردوتنی خۆمان هەگبەکەی تۆ چیتیایە بە چه قورسایەکەوە ئەچی بۆ دانوستان جەنابی دکتۆر ئیتر من لەو زیاتر شی ناکەمەوە ئەی دووبارە ئەچمەوە بۆ مۆزوعێکی تر ینی ئەگەر بمەوێ بڵێم ینی بیسەلمێنم کە ئێمە کێشەکەمان ئەوەیە ئێمە لە بەدرێژایی بزوتنەوەی کوردیمان چەند مەقتەعێکمان تێپەڕاندەوە یا بڵێن چەند استراتیجێکمان بووە ئەوەی کە جەنابی دکتۆریش فەرمووی بەشێکی سایکۆلۆژیایە سەگی جەنابێتەوە بەڵام جەنابی دکتۆر ئەوە بە هەر حاڵ ئەتوانی دکتۆرێک سایکۆلۆژیستێک ئەمە بخەین ناو مۆزوعەکەوە یەکەممان ئێمە بە شێخ دەستمان پێ کردووە یعنی تەقەدومی دین لە ناویشیاندا بە دیاریکراوی ئیسلام بەسەر با بڵێن شتەکانە دوایی بوو بەچی ئەم استراتیژە دوای ئەمە بوو بە کەوتنەپاڵی فکرەی چەپ و کۆمۆنیزم وە لە چاپتر دوای ئەوە مەرحەلەیەک بووین بە ئستراتیژمان گۆڕی کردمان بە پرۆکسی بوون یعنی بە نوێنەرایەتی شەڕی لایەنێک وڵاتێکمان کرد ئەگە لەگەڵ خۆمان ڕاستگۆ بین ئەمە مێژووی بزوتنەوەکی ئەمە لە دوایدا بوو بەچی سۆزداری و پارانەوە و خۆ یعنی ئەوەی کە بڵێن ئێمە قابلی ئەوەن کە سەدەقەمان پێ بکەن بەزەیتان بێما بێتەوە لە ڕێکی لە ڕێی ئەنفال و لە ڕێی کیمیاباران و دواتر لە ڕێی شنگال و هەتا ئەمڕۆژ یعنی ئێمە لە هەگبەکەمان ناشتێکی تیان نەبووە کە بچین بۆ دانوستان و گلەی لە خۆمان بکەین بڵێن بۆ سەرکەوتوو نەبووی. سڵاوتان لێبێ دەستان خۆش ئەمێ بزانم دکتۆر جان قسەیەکی باوەیە لەسەر شۆفێری کە هونەر و سەلیقە و ڕەوشتە ئاکارە مۆڕە ئایا ئەم سێ چەمکە لەکوێی دانوستان جێگاوێتەوە ئەمە یەک دیارە ئێمەزانین دانوستان هەر بۆ سیاست نییە بۆ ئابووریە بۆ هونەریە کللتوریە ینی ئەوەی کە لە دوبلوماسیەتەکاندا هەیە ملحەقی سەقافی و تیجاری و هەتا دوایی من دوو ئیدیۆمی میسری ئەهێنمەوە یەکێکیان ئەڵێ لعایز کل بێخسەر کل ڕەنگە ئێستا ئۆباما لەو مەرحەلەیە بێ ئەوێ هەموو شتێک خۆی بێ دیارە لە کۆتاییە بە جۆرەی ئیدیۆمەکە بێ بدۆڕە بەڵام مەبەستمە جەناب زیاتر تیشکی بخەیتە سەر هی دووەمیش کاتێ میسرەکان حەمامیان دانا وتیان کابرای وتی کاکە لعایز ئین وتی دخول حەمام مش زای خروج چونکە کەس ناچوو لە دەرەوە خۆی بشوە ئیتر کە خەڵک هاتە ژوورەوە دوایی جلەکانی هەمویانی ئەبرد و کە هات نەدەرەوە بە ڕوتیانی وت هەتا پارە نەدەن ناڕۆ ینی وەفد کە چۆ دانوستانەوە تازە چوو یعنی مەرج نییە بە هەموو ئەو نوقاتانی ئەو ئەوێ بێتە دەرەوە لەوێ ئەم وەفدە ئەم ڕۆڵی ئەم وەفدە چییە بێت اینجا دانوستانی نهێنی دانوستانی ڕاستەوخۆ دانوستانی نێودەوڵەتی بەسەر پەرشتیانی کۆمەڵک شتی فراوانە دڵنیام بێ لە کتێبەکە باسکرابێت من مەبەستم بوو زۆر هەمیشە سیاست لەسەرەوە نەبێت چونکە دانوستانی هونەریشێ من خۆم زۆر
بەریەکەوە مەسەن لەسەر دروستکردنی فلم یان پرۆژەیە دەستت خۆش بێ زۆر چێژی زۆر و سوودی زۆرم لێبینی و سوپاس دەکەم. من هاتووم توێژێکی زۆر تەنێکی پرسەکەم بۆ کردوویت باس کردوویت لەم توێژە زۆر تەنەکە ینی دانوستاندن هەر لە خێزانەوە وەکوتم هەر لە خێزانەوە دەست پێ کرد هەر لە خودەوە دەست پێکە interpersonal negotiation تۆ جارێ پێش ئەوەی بڕۆی لەگەڵ یەکێکە قسە بکەیت لەگەڵ خۆتا دانوستانێکەکەی وەیاخود ئێمە پێ دەڵێن ڕاگۆڕینەوەی لەگەڵ خۆتاکەیت پیاچوونەوەی بەبیری خۆتەکەی ئەمە خۆی لە خۆیە دانوستاندنە interpersonal negotiation لەگەڵ خودی خۆتا دانوستان نەکەیت ئین بۆ نمونە من ئەمڕۆکە خێزانەکەم داوا شتێکی لێکردم پارەم نییە بیکڕم و ناشمەوێ دڵی بشکێنم باشە دانوستانێک لەگەڵ خۆما ئەەکەم چۆن قەناعەت بە خێزانەکەم بێنم چ دەرچەیەک بدۆزمەوە کە قەناعەتی پێبێنم ئەوەی کە پێویستێتی بەڵێ خواستە بەڵام پێداویست نییە و یاخود بەڵێ ئارەزووە بەڵام خواست نییە داواکەی هین کەمەوە وەکو چۆن بچووکەمەوە بێ ئەوەی ئەو هەستی پێ بکە شەڕە دەرونیەکە لێرە بێەوەی هەستی پێ بکە بەڵکو وای لێ بکەم کە پشتگیرم بکە چونکی پرسە دارایەکە گرنگە لێرە ئەمە وەکوتم لە خودەوە دەرەچێ بۆ خێزان لە خێزانەوە دەرەچێ بۆ گروپ لە گروپەوە دەرەچێ بۆ دامەزراوە جا ئەو دامەزراوەیەکی ئیداری بێ بزنس بێ وەکو چۆن لە نێوان دوو کۆمپانیا لە نێوان دوو ترانسناشنل دوو کۆمپانیای نێودەوڵەتی زۆر زەبەلا لە نێوان میکرۆسۆفت و ئاپل لە نێوان مەکدۆنەڵد و برگر کینگ لە نێوان بڵم چی ماستی سلێمانی و ماستی بەیانیانی ڕۆژهەڵات یعنی ئەمانە تۆ دێیت دانوستان نەکەی دانوستان ینی داهێنانی ئەمڕۆکە نییە لە هەموو ڕۆژێک و لە هەموو چاوپڕکاندنێک دانوستان هەیە دانوستان هەر لە دەستپێکردنی ژیانەوە بەردەوامی هەیە تا ئەمڕۆکە باسی ئیسلامت کرد صاحب عراقە کتێبێکی زۆر گرنگی هەیە کە باسی دانوستان التفاوض من يوم الخليفة علي بن أبي طالب إلى انتهاء العصر العباسي زۆر بەجوانی باسی دانوستانەکانی ئیسلام لەگەڵ لایەنەکانی ترەکە چ لایەنەکان نەیار بن ئەهلی کتاب بن و ئەهلی کتاب نەبنوین بە تەفاسیل باسیەکە من لێرە تەنها توێژێکی زۆر تەنێکی ویستومە بەرچاوڕوونیەک هەر شخصێکی تر ئەم بۆدانە ئەو ناوەینە دیپلۆماسیەتیان نەزانیویان ئەو بۆردانە ئەو لیژنەی مفاوزاتەکە چه زعیفن من نەموت بزانە من نەموت لە دیپلۆماسیەت نازان وتم لە دانوستاندن نازانن چونکی دیپلۆماسیەت زۆر جیاوازە لە دانوستاندن لیژنەکان نییە ئەگەر نەوە لە خارجەوە کێشەمان نییە ئەمە کێشەکەمان کڕۆکی مۆزوعەکەیەکە هیچمان پێ نییە بچین بۆ مفاوزات تۆ باز لەسەر ئەوە بکەین نا چۆن هیچمان نییە کاکە زۆرمان هەیە هەر لە مافی خۆدارێتی لە خاک بگرە هەتا دەگاتە مافی نوێنەرایەتی لە دەرەوە چۆن مافی خۆدارێتی لە خاک نەکتە ئەمە داواکاری نییە ئەمە پێداویستە داواکاری جیاوازە ماف ئەبێ بیسەلمێنی من سەلمێنراوە ئەبێ من لە پێشا شارەزایی خۆم بۆ جەنابێت بسەلمێنم خەریتەکەی منە بەدڵ بێت ئەو جارە من داوای پارە لە تۆکەم وەکو مافەکەی خۆم وانە کاک بزان داوا کاتێک کە داوایەکەکەیت هەر لە هینەوە وەرە بڕۆ دادگا
هەر پرسێک پێش ئەوەی کە وتت داوام هەیە تر داواکە چییە؟ بەیان ڕایە وەنیە؟ طەلەبە شەکوایە یا طعنە؟ ئەمە لە یاسا لە محاکمە ئاوایە تۆ بەیان ڕێیت بۆ چیە تۆ خاوەنی خاکەکەیت خاکەکەت لێ داگیر کراوە ئەمە داوا نییە ئەمە حەقە تۆ ئەبێ شەڕی لەسەر بکەیت ئەمە پێداویستە بەڵ لەبارەی ئایا ئەو کەسی کە داوای هەموو شتێکەکە هەموو شتێک لە دەسیانە دازبستانە ینی ئەو پەندە بستری هێنایەوە کە مەرجنیە تۆ سەقفی زۆر جار سەقفی داواکاریەکانت لە چ پێداویست بێت یا خواست بێت یا ویست بێت یا ئارەزوو بێت سەقفەکەی بەرزەکەیتەوە بەڵام تۆ خاڵێ لێرە چەسپاوە کە تۆ دەگەیتە دانوستاندن دەکەیت ئەو سەقفە نزم دەکەیتەوە کە نەگاتە زۆن of possible agreement زۆپا پێی دەوترێ زۆپا کە گەشتە زۆپا دەبێ لە زۆپاکە نەچێتە خوارەوە لەو زۆنی ئەگەری ڕێککەوتنە نەچێتە خوارەوە کە چوە خوارەوە تەواو هیچ بۆ نامێنێت لێرە ئەگەر هیچی بۆ نەمایەوە دەبێت جارێکی تر بە پێداویستەکانتە بچیتەوە بەڵام مانای ئەوە نییە کە تۆ پەیوەندی بپشڕێنی دەبێ ڕێککەوتن بکەیت لەسەر ڕێککەوتن بکەیت لەسەر ڕێکنەکەوتن لە پرۆسی هەڵبژاردن کە پێی دەوترێ بەس alternative to negotiated agreement باتنە کورتەکەی باتنە باشترین ڕێککەوتن لەسەر ڕێکنەکەوتن لە پرۆسی دانوستان من شەڕم نایێ بەڵام لەبەرەوەی ڕێک نەکەوتوم بە ئەڵتەرناتیڤەکەی تر بەکاربێنم کە خۆ ئامادەکاریە جارێکی تر پیاچوونەوەیە بە خواست پێداویست و خواست و ویست و ئارەزۆکان هین پۆلێنیان بکەینەوە ئەولەویەتیان پێ بدەین کامە ئەوەی کە پێشتر بە ئەولەویەتمان نەزانی بیان نەخوارەوە خاڵێکی تر بەرین لەسەرەوە مەسەلا ئەمە ئەمڕۆکە شەڕی ئەمە لە بەغا دوێنێ بینیتان بە زمانێکی زۆر بازاڕیانە سەرۆکی هین ئەنجومەنی نوێنەران بە جێگرەکەی ئەڵێ وە خەریدە ولاک نازانم تاکرد ئەمە نەک بەڵێ ئەمە نەک لەبەرەوەی ئەم شەڕی پۆستەکەکە ئەو ئیهانەی حزبەکەی کرد بەڵکو ئیهانەی کوردی کرد چونکە ئەمە داوایەکی کوردیە داوایەکی لایەنی کوردیە ئیهانەی کرد مووقف چی بوو پرۆتەستۆیەک وتەوە بەڵام لەبەر ئەوەی کردەکانی ئەو ئەندام پەرلەمانە کە ئەو حزبەی کە پەیوەندی پێوەیتی ئەبینی هەماهنگی لەگەل لایەنەکانی تریشە بەڵێ ئەندام پەرلەمانەکان چوونە دەرەوە بەڵام زیاد لە دە ئەندام پەرلەمانی کورد مایەوە لە ناو پەرلەمانە ئەم حاڵەتانە هەیە من کۆتایی پێش کۆتایی کۆڕەکە بۆچی لەسەر دانیشتوان وەفدی کوردی دایمەن ئەیدۆڕێن بەڵام لە شاخە براوەیە بەڵام قوربان باسم کرد چونکی ئامادەکاری پێشوەختە نەبووە داواکاریەکانمان ناڵم نامەنتەقی سەقفی داواکاریەکانمان بەرز بووە کرینی دانوستانکارەکانمان مەسە بۆ نمونە لە مێژووی هاوچەرخی کورد ئەگەر دانوستانکاری پیشەییمان هەبوو بێت دوو کەسن یەک دکتۆر مەحموود عوسمان دوو مکەڕەم تاڵەبانی خۆ عەفویکە ئەم دوو کەسە لەمە دەرچێت بەڵێ هەندێک محاولە هەبوو لەلایەن ڕەحمەتی نووری شاوێسەوە بەڵام یعنی
ئەو قرسایە نەبوو کەم محموود عوسمان هەیەی شەریف پاشای خەندان بەڵێ 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 ئەویش بەڵام ئەو وەکو سەرکردەیەک نەک وەکو دانستانکارێک بەڵام وەکو دانستانکار کە تایتڵی دانستانکاری هەبێ ئەم دوو کەسن من سەرنجێک بوو پرسیارێکتۆیان سەبارەت بۆ پێشێکی سەرتا خوێنەوە من مەبەستم نەبوو کە گفتوگۆ بە دانستان ناوبوون ئەوەندەی کە مەبەستم بوو چمەزانم دوشتی جیاواز نەبەتە هەموو گفتوگۆی دانستان نییە گفتوگۆیە بۆ وەڕێنەوەی ڕایە من وەکو نمونە بەکار داوای لێ وەردەکە چونکی لە میدیا ئەگەر بێتەوە ئەڵێ شاندی گفتوگۆ ڕاستە بەکارێت بەڵام لە ڕێی علمی و ڕاستە دوو چەکی جیاوازن من سەرەتا ئاماژە بۆ کرد کە دیپلۆماسیەت و لۆبیکردن و گفتوگۆ و دانستان جۆرێکی ترە لە خەبات کە کورد لە خەڵەکە جیاوازەکانە بەکارهێناوە پرسیارەکەم ئەوەیە دکتۆر خۆناغێک هەیە لە زۆر جار لە مێژووی کورددا ڕوویاوە خۆناغی نەشەڕ نەئاشتی ئەمە ئەکەوێتە کوێ ئەم بەحسێتەوە ینی لە کڕۆژ لە بەردەم دانستانەیە نە لە بەردەم بلبلانی چەکداریش هەیە شەڕیش هەیە نەشەڕ نەئاشتی دەرهاوێشتەیەکی زۆر ڕوون و ئاشکرای دانوستاندنی سازانیە بەڵێ لایەنی بەرامبەر با بڵێن لە هەفتاوە تا هەفتا و چوار بگورە تا هەفتا و سێ لە ساڵی 1970 تا هەفتا و سێ ڕێکەوتنی 11,000 نەشەڕ نەئاشتی بوو ڕێکەوتنێکە بوو لە هەفتاوە تا هەفتا و یەک خەڵک زۆر دڵکەش بوون و خۆشی وین وانێ بەڵام هەفتا و دوو وەزعەکە گۆڕا هەفتا و دوو بڵەندە جەوید هات تادیدی عێراقی کرد هەفتا و دوو سەدام حوسێن تیمی ئین اختیالی نرد بۆی بەڕەحمە بێ مەلا موسەفا بتەقێنەوە لە هەفتا و سێ شا کەوتە دانوستاندنی نهێنی لەسەر لەگەڵ سەدام حوسێنە کە مۆریان کرد لە هەفتا و چوار ینی لە هەفتا و پێنج لە جەزایر مۆریان کرد ئەوە دوای دانوستاندنێکی درێژخایەنی ساڵێک و سێمانی بوو بەڵام ئێمە ئاگامان لێ نەبوو بۆ چونکی دانوستانکاری محەنەکمان نەبوو ئەوەی کە هەمان بوو لەو کاتە محموود عوسمانیش چوو بۆ ئیسرائیل کۆمەڵی ڕێکەوتنی لێوێ کرد کۆمەڵی چەکی لە ڕێگای چەکی مفتی ئیسرائیل و نزیکەی 17 ملیۆن دۆلار لە ئیسرائیل لە ڕێگای ئەمریکیەکانەوە لە ڕێگای قۆنسڵی ئەمریکی لە ڕەزایەوە وەرگیرە چونکی هەرچی پێشتر هەرچی هاوکاریەکە هات ڕەزاشە دەستی بەسەرهاکرد جا نەئاشتی نەهین دەکرێت بخرێتە خانەی دانوستاندنی سازانیەوە زۆر جاوتێک لەو گرفتە گەورانی ئێمە کە لە دانوستانە سەرکەوتونە بووین پەیوەندی بۆ کە کورد وەکو تاکتیک دانوستانی هێناوە نەبوو استراتیژ زۆر جار لە سەرچاو مێژوویەکانە خوێنینەوە کە هێزی پێشمەرگە ویستویانە وچانێک وەرگرن یا فرسەر بێنن لەوەی کە عێراق لە جەنگی 8 ساڵی عێراق ئێران یعنی هین نەبوو ینی بابەتێک نەبوو بۆ کە لە استراتیژە لە بیری کووردا هەبێ ئەوەندەی بوو تاکتیک بەکارهاتوو ئەمەیەکی بۆ لەو بەکارهێنانی کە کورد لە دانوستانەکانە هەمیشە بەڵێ خۆی بزان بۆ ئەوەی بگەیتە سەرکەوتن دەبێ بە پرۆسەیەکە بڕۆیت پرۆسەکەش بە تاکتیک دەست پێکە تاکتیکەکە ئەخەیتە گەڕ ئۆپەرەیشنەڵ ئەیخەیتە گەڕ یعنی ئەخەیتە کار وەکو چۆن بە پەیژەیەکە ڕۆیت هەر پایەیەکی پەیژەکە تاکتیکەکە چوونە سەرەوە پرۆسەکەیە گەشتن بۆ سەرەوە استراتیژەکەیە استراتیژێتی ئێمە چییە؟ سەربەخۆییە زۆر جار هێزە کوردیەکان بە تایبەتی بن ئەم باسی هێزەکانی باشوورەکەن کە ڕێکەوتنیان لەگەڵ حکومەتەیەک گردوویەکانی عێراق کردووە
خۆیان توێن ئێمە ئەم ڕێکەوتنە بۆ یەکێک بۆی پێشمەرگە هەناسەیەک با و تۆزێک خۆمان ئامادەکەین بۆ خولێکی تری شار بەڵێ ئەمە خۆی لە ئەساسا تاکتیک باڵ نییە ئەزانم بەڵام ئەمە هۆکار نییە بووی کە تۆ نیەتت نییە کە ڕێبکەی نیەت نییە دانیشتانکەوێت فرسەتێک لە وەختەکە بێنی بەرامبەرەکەت داوازە سەدامیش وای کردووە ئەوان هەمیشە وایان کردووە ئەوان هەمیشە محەممەد جۆلانیش وای کرد وانە ئێستا ئەو پرۆسی ئاشتەیە کە لە تورکیا هەیە بۆ جناب بەیوان دەچی خۆش بێت